بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەن بە هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. سپاس کاک جەلال. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای گەورە جارێکی تر عمری ئەمانەتی پێبەخشین بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بینەوە. ڕێژنەبارانی ڕەحمەت و میهرەبانی خواژە خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چامان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ومێ دەکەین بڕگە و تەوەر و بابەتەکانی ئەمڕۆشمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێت. دەچینە لای بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆ ساڵوەگەری ڕۆژنامەگەری کوردیە، بۆیە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان تایبەتە بۆ بۆنەیەوە. بڕگەی یەکەممان بە میوانداری بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ قسە و گفتوگۆ لەسەر ڕۆڵی ئێستا و ڕابردووی میدیای ئیسلامی دەکەین. وەروەها تەوەری دووەممان لەسەر جیاکاری نێوان میدیا و میدیاکار بە ئامادەبوونی میوانێکی بەڕێز ڕۆژنامەنووسێکی عزیز لە ناو ستۆدیۆی سلێمانی کە لە هەرێمی کوردستان ئایا جیاکاری نێوان میدیا و میدیاکاراندا دەکرێت؟ ئەم جیاکاریە چییە؟ کێ دەیکاوە؟ زیانەکەی دوجار لەسەر میدیا چی هەیە؟ و تەوەری سێمان ڕۆڵی ڕۆژنامە و هاتنی سۆشیال میدیا کە میوانێکی تایبەتی دیکەمان دەبێت جگەل لە چەندین راپۆرت و ڕاستەوخۆی پامێرەکانمان. بەڵێ بەڕێزان دەچینە لای کەشوهەوای شارەکانی کوردستان و پێکەوە بزانین ئەمڕۆ لە شار و شارژەکانی کوردستان کەشوهەوای ئەو ناوچانە چۆنە. شاری هەولێر بەرزترین پلەی گەرما 12 پلە و نزمترین پلە 6 پلە. هەور و بارانە لە شاری هەولێر. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 9 پلە و نزمترین پلەش 4 پلەیە. لە پارێزگای دۆک بەرزترین پلە 12 پلە و نزمترین پلەش 4 پلە. لە پارێزگای کەرکووک بەرزترین پلەی گەرما 12 پلەیە و نزمترین پلەش 7 پلەیە. لە هەڵەبجات بەرزترین پلە 12 پلە و نزمترین پلە 6 پلەیە. لە گەرمیان بەرزترین پلەی گەرما 17 پلە و نزمترین پلەش 7 پلەیە. لە ئیدارەی ڕاپەڕین بەرزترین پلەی گەرما 10 پلە و نزمترین پلەش 6 پلەیە. کۆی شار و شارۆچکەکانی کوردستان هەور و بارانی پچڕ هەیە و پێشبینی بارانبارینیش لە تەواوی پارێزگا و شار و شارۆچکەکانی کوردستان دەکرێت. بەڵا بینەرانی عزیز دیارە بڕگەی ئەم جارەمان دەچینە سەر مێژووە و بەروارانەی کە لە ئەمڕۆدا ڕوویانداوە لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان. مێژوەکە ئەگەر هاوکارانمان یارمەتی دەربن هەماهەنگی هەڵکراو. لە دایکبوونی کۆتا هەمین پێغەمبەر لە زنجیرەی پێغەمبەرانی خوددا حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵا سەلامی خۆی لەسەر بێ لە شەوە زەنگی نەزانی و جاهیلەتی ئەوسادا بە لەدایکبوونی بەڕێزیان چرای نور و خۆشەویستی و مرۆڤدۆستی و پێکەوە ژیان و ڕەحم و بەزەیی و هەماهەنگی هەڵکراو ژینگەی مرۆڤەکانی لە جەنگەڵ و دارستانەوە گۆڕی بۆ گوڵزار و باخشەی ڕازاوە. ئەم ڕۆژە هاوکاتە بە ڕۆژی دووشەمەی ڕەبیعی یەکەمی ساڵی فیل 22/4/1870 لە دایکبوونی ڤلادیمیر لێنینی سەرۆکی حیزبی شوعی بەلشەفی و دامەزرێنەری کۆماری ڕووسیا 22/4/1898 دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان
لە سەردەستی میقداد بەدرخان و جەلادەت بەدرخان و خانەوادەی بەدرخانەکانەوە لە قاهیرەی پایتەختی میسر کە لە هەموو پارچەکانی کوردستان ئەو ڕۆژە کراوەتە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی. دەرچوونی ڕۆژنامەی کوردستان یەکەم ئەزموونی کورد بوو بۆ چوونە نێو دنیای ڕۆشنگەریەوە. 5 ژمارەی سەرەتای ڕۆژنامەکە لە قاهیرە دەرچوو، پاشتر بەهۆی هەستی نەتەوایەتی و ناوەڕۆکی ڕۆژنامەکە و سیاسەتی دژە کوردی عوسمانیەکان هەرجارە و هەر ژمارەیەکی لە وڵاتێک و شوێنێک دەردەچوو، وەک ژنێف و لەندەن و فۆلکستۆن. میقداد مەدحەت بەدرخان بەدەر لە دەرکردنی یەکەم ژمارەی ڕۆژنامەی کوردستانیش خاوەنی یەکەم چاپخانەی کوردی بووە بە ناوی چاپخانەی ڕۆژنامەی کوردستان. 22 چواری 1950 لە جەنگی جیهانی یەکەمدا گازی کیمیایی لەلایەن ئەڵمانیەوە بەکارهێنرا دژ بە هاوپەیمانەکان. هەمان ئەو چەکی کیمیاییەش کە ڕژێمی بەعەز بەرامبەر بە گەلی کورد بەکاری هێنا بەرهەمی کۆمپانیا ئەڵمانیەکان بوو. 22 چواری 1982 لەدایکبوونی ئەستێرەی تۆپی پێی بەرازیلی ڕیکاردۆ کاکا. 22 چواری 1994 کۆچی دوای ڕیچارد نیکسۆنی 37مین سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەو کەسایەتەی کە لە ڕێشای ئێران و ئیسرائیلەوە قایل کرا کە پشگیری جوڵانەوەی سەربازی کورد بکات دژی ڕژەمی بەعسی عێراقی. ساڵی 1972 نیکسن سەردانێکی تارانی پایتەختی ئێرانی کرد و ڕازی بوو لە ڕێی دەستگای CIA چەک و پارە بۆ مەلا مستەفای بارزانی بنێرێت. ڕیچارد نیکسن تاکە سەرۆکی ئەمریکایە لە مێژوودا ڕاشکاوانە پشگیری جوڵانەوەی ڕزگاری خوازانی کوردی کردووە دژی عێراق بەبێ گەڕانەوە بۆ حکومەت و ڕەزامەندی عێراق. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، وەگاگادارن ئەمڕۆ 22 نیسان ساڵڕۆژی یام ڕۆژی دیاریکراوە بۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی کە لە ساڵی 1998 بنەماڵەی ڕۆشنبیر و خەباتکاری گەورەی کورد میر بەدرخان پاشای بۆتان وە کوڕەکانی میقداد مەدحەت بەدرخان و جەلادەت بەدرخان یەکەمین ڕۆژنامەی کوردیان بە زمانی کوردی لە قاهیرەی پایتەختی میسر چاپ و بڵاو کردەوە. ئەم ڕۆژنامەیە یەکەمین نووزە و یەکەمین هەوڵی کورد بوو بۆ چوونە نێو دنیای ڕۆشنگەری و ڕۆژنامەگەریەوە کە تا ئەو ساتە هیچ شتێک بە ناوی کوردەوە، هیچ چاپکراوێک، هیچ ڕۆژنامەیەک، هیچ بوارێکی معریفی بە ناوی کوردەوە نەبوو. میقداد مەدحەت بەدرخان بۆی ئەو هەستە نەتەوەیی و خۆشویستنەی کوردەوە توانی یەکەمین ڕۆژنامە لە قاهیرەی پایتەختی میسر دەربکە و 5 ژمارەی سەرەتایی ڕۆژنامەکە لە قاهیرەی پایتەختی میسر دەربچێت. بەڵام بەهۆی سیاسەتی دژە کوردی بەشێک لە دەوڵەتە پێگەێنەرەکانی نێو خلافەتی عوسمانیەکان ئەم ڕۆژنامەیە هەر جارە و لە پایتەختێکی وڵاتانی ئەوروپا وەکو لەندەن و فۆلکستۆن و ژنێفی پایتەختی سویسرا دەردەچوو. بەتایبەت ڕۆژنامەی کوردستان لە ئێستادا لە هەر 4 پارچەی کوردستان وەکو وەفایەک بۆ بنەماڵەی میر بەدرخان پاشای بۆتوانە و کوڕەکانی کراوەتە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و تەواوی کار و چالاکی ڕۆژنامەگەریەکان لەم ڕۆژەدا ئەنجامەدرێن. دیارە ڕاست بەڕگەی یەکەمان قسە لەسەر ڕۆڵ و ڕاگەیاندنی ئێستا و ڕابردووی میدیای ئیسلامی دەکەین کە میدیای ئیسلامی ڕۆڵی ڕابردوودا چۆن بووە و لە ئێستادا چۆنە. بۆیە لەسەر ئەم تەوەرەش میوانداری زۆر بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی دەکەین کە لە ئێستادا با بڵێن تۆڕی میدیایی کۆمەڵێشێکە لە گەورەترین تۆڕەکە میدیایەکانی بەتایبەتی ئیسلامیەکان کە لە 2 میدیا لە 2 تەلەڤیزیۆنی ئاسمانی پێکهاتووە لەگەڵ دیجیتال میدیا و چەند بەشێکی تری جیاواز بۆی کە قسە و گفتوگۆی زیاتر بکەین دەچینە لای میوانەکەمان. کاک فاروق عەلی بەخێربەی زۆر بەخێر. کاک فاروق ئەگەر پێمان بڵێ ڕۆڵی ئێستا و ڕابردووی میدیای ئیسلامی چۆن بووە بەتایبەتی لە ڕووی گەیاندنی پەیامە ئیسلامیەکەوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سەرەتا بە بۆنەی ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەوە پیرۆزبایی لە تەواوی ڕۆژنامە نووسانی کورد دەکەم، لە ئێوەی بەڕێز دەکەم لە هاوکارانی خۆشەویست لە تەواوی هاوکارانم لە دەستگا جیاوازەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ تەمەنا دەکەم کە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی بکرێتە وێستگەیەک بۆ وەرچەرخان لە کاری ڕۆژنامەگەری کوردیە. ئەگەر لە پێش 121 ساڵ لەمەوە پێش بنەماڵەی بەدرخان توانیان بە دەرچواندنی یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستانەوە کاری سیاسی کورد بەرنە قۆناغێکی کە پێشتر دیارە دەنگی هەبوو بەڵام ڕەنگی نەبوو، پێشتر سەدایەکی نووسرا و بینراوی نەبوو، بەڵام ئەوان توانیان وەک وێستگەیەک بەکاری بێنن بۆ
ئەو بارودۆخە جیاوازە تەمەنا دەکەم کە ڕۆژنامە نووسانی کورد بتوانن گەلێت لە ڕابردووان نەیانتوانی بێ ئەمڕۆ بکەنە وێزگەیە بۆی کە وەرچەرخانێک لە کاری ڕۆژنامەگەری کوردیا دروست بکەن. زۆر باش ئەگەر ڕۆڵی میدیای ئیسلامی زیاتر قسەی لەسەر بکەین. میدیای ئیسلامی لەگەڵ ئەو بارودۆخە فەوزەویەی کەوا دەستی بەسەر کاروباری میدیاییە گێڕاوە، بەڵام تا ئێستا میدیای ئیسلامی دەتوانم بڵێم توانێتی میدیایەکی بەرپرس بێ بەوەی کە ڕۆڵ و کاریگەری ئیجابی لە ناو کۆمەڵگەی کوردەواریە بنەخشێنێ، بەوەی کە تا ئەندازەیەکی زۆر بنەما ئەخلاقیەکان بنەما کە مایەی مانەوەی وەگەشەی هەر نەتەوە و وڵاتێکە، چونکە هەر گەل و هەر نەتەوەیەک نەیتوانی کولتور و فەرهەنگ لە ناو خۆیان بەرەو پێ بدا و بیپارێزێ ناتوانێت بەردەوام بێ. بۆیە میدیای ئیسلامی یەکێکە لەو میدیا بەرپرسانەی ئەگەرچی هەر کام لەو میدیانە حیزبێک لە پشتیەوەیەتی، بەڵام لەبەرەوەی ئەجێندای حیزبەکان بۆ خۆیان بەرپرسانە تەعامل لەگەڵ بارودۆخ و ڕووداوەکانە دەکەن، دیارە میدیاکەشیان بەرپرسانە تەعامل دەکات. بۆیە ڕۆڵ و کاریگەریەکی زۆر بەرچاوی هەیە. دەتوانم بڵێم چ دۆست چ نایارەکان ئەو شاهێتیە دەدەن بەوەی کە میدیایەکی ڕازگۆ بووە، میدیایەک بووە تەواوی پرەنسیپەکانی کاری میدیایی و بەپێی ئیتیکی کاری ڕۆژنامەنووسی کاری کردووە و پیشەییانە کاریان کردووە، توانوێتیان بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری بپارێزن و برەوی پێ بدەن. وێ من دەتوانم بڵێم لەگەڵ ئەو هەموو نەیاریی کە هەیە، لەگەڵ ئەو هەموو کەم و کورتیە مادیانەی کە لە بەردەسی بەڕێوەبەرایەتی میدیای ئیسلامیەکانە هەیە، بەڵام ڕۆڵیان بەرچاوە، توانیوێتیان ڕوبەڕووی ئەو لێشاوە فەرهەنگیە غەربی و ئەوروپی و نەیاریانی گەلی کورد بوەسن، لەگەڵەوەی کە ژماریان کەمە، بەڵام توانیوێتیان ڕوبەڕووی ئەو هەموو لێشاوە بن و جێدەستیان بنەخشێنن. زۆر باشە. لەسەر خودی ڕۆژنامەنووسی ئیسلامی جیاوازیەکەی چییە لەگەڵ ڕۆژنامەنووسەکانی تر لە ڕووی توانە، لە ڕووی ئیمکانات، لە ڕووی پێداویستەکانی بەردەستی لە بەدەستێنانی زانیاریەکان؟ من دەمێت ئەو پۆلێنە نەکەم ڕۆژنامەنووسی ئیسلامی یان ڕۆژنامەنووسێکی نائیسلامی، من دەمێت قسە لەسەر بەها باڵاکانی ئەخلاقی تەواوی ڕۆژنامەنووس بکەم. ئەگەر ڕۆژنامەنووس بە شێوەیەکی گشتی بیەوێ ئیسلاحی کۆمەلگا بکە و دەستگای میدیایی بۆ ئەوە بێ کە گۆڕانکاری لە ناو بارودۆخێکی ئاڵۆسکاوی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری دروست بکە، ئەبێ ئەو کەسەی کە کاری ڕۆژنامەنووسی دەکا بۆ خۆی هەڵگری ئەم میتۆدە ئەخلاقیە بێ، واتە پێشەوەی کە بتوانێت ڕۆڵ بگێڕێت لە ئیسلاحی کۆمەلگا دەبێ خۆی مۆسلح بێ، خۆی ساڵح بێ، خۆی هەڵگری ئەو میتۆدە ئەخلاقیە بێ، چونکە کەسێک ناتوانێت ببەخشێ ئەگەر شتێکی پێ نەبێ. بۆیە سەرەتا من چاوەڕوانیم هەیە بەداخەوە تا ئەندازەیەکی زۆر دەبینی بەشێک لە ڕۆژنامەنووسانی کورد هەڵگری ئەم میتۆدە بەرز و پەسەندە ئەخلاقیێنین. دەبینی زۆربەی کێشە و گیر و گرفتەکان لە ناو ئەم چین و توێژا دروست دەبێ. بۆیە پێش ئەوەی کە ئێمە بتوانین ڕۆڵ بگێڕین لە ئیسلاحکردنی کۆمەلگا دەبێ خۆمان ئەم کەسە ساڵح بین. بۆیە من دەخوازم ئەو کەسەی و ئەو تاکەی و ئەو بابایی کەوا دەیەوێ کاری ڕۆژنامەنووسی بکە لە سەرەتای شارەزابوون لە بنەماکانی کاری ڕۆژنامەنووسی دەبێ هەڵگری بنەمایەکی سەرەکی مرۆڤ بێ کە ئەویش بنەما ئەخلاقیەکانە. ئێوە ڕۆژنامەنووسێک دێتە لاتان ئەم بنەمانەیان سەرەتا دەکەنە پێوەربۆیان. دەبێت نەکێمەوەکو میدیایە کە باگراوندێکی ئیسلامیمان هەیە، دەبێت ئەو کەسەی کە پەیامێک دەگەێنێ بۆ خۆی هەڵگری ئەم پەیامە بێگە ناسوودی نابێت، چونکە کاتێک کە تۆ پەیامێ دەدەیتە کەسێک دەڵێ پێویستە ئاوا تەعامل بکەی، ئاوا هەڵسوکەوت بکەی لە ناو کۆمەلگا، ئەگەر خۆت هەڵسوکەوتەکەت بۆ شێوازە نەبێ خەڵکی گوێت لێ ناگرێت. وەکو وایە دکتۆرێ بە نەخۆشێ بڵێ جگەرەمە کێشە، بەڵام خۆی جگەرەکەی بەدەستەوە بێ، ئەو کاتە نەخۆش پێی دەڵێ دکتۆر ئەگەر ئامۆژگارێکت بۆ من کاریگەری هەیە بۆ خۆت ئەم کارە جێبەجێ ناکەی. کەسی ڕۆژنامەنووس کاتێک کە دەوێت ئیسلاحی کۆمەلگا بکات دەبێت لە پێشا خۆی ساڵح بێ. خۆی ساڵح نەبێ ناتوانێت ئیسلاحی کۆمەلگا بکات، دەبێت
ئەو کەسانی کەوا کاری ڕۆژنامەنووسی دەکەن وەکو چۆن کەسێک داعیەکە بانخوازێکە دەبێ بۆ خۆی هەڵگری ئەو میتۆد و بنەمایانە بێ کە دەیەوێ بیگەێنێ لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامە ڕۆژنامەنووسیش بە هەمان شێوە دەبێ هەڵگری ئەو میتۆدە ئەخلاقیانە بێ کە پێویستە لە کەسێکی پەروەرشکەرا کەسێکی ڕێنماییکەرا بێ دەبێ کەسی ڕۆژنامەنووسیش بەوە بێ بێگومان ئێمە لە ناو میدیاکەی خۆمانە بەردەوام ئەوە داوامان بووە و ئەوەش داوامان دەبێت چونکە میدیایەکی ئیسلامی باگراوندێکی ئیسلامی ناکرێ خەڵقەکەی جیاواز نەبێ لە کەسیکە ئەوەی لە دەرەوە سیر دەکاوە دەزانێ ئەوانەی لە ناو کەناڵێکی یان میدیایەکی ئیسلامیە کار دەکەن بۆ خۆیان هەمویان مامۆستایەکن هەمویان بانخوازێکن لە ئەسڵیشا دەبێ وابێتانێ بڵێ ئەوە نابێتە ئەسڵ بۆ کەسێکی ڕاگەیان کار دەبێت لە پیشەکەی شارەزابێ بەڵام بۆ ئێمە شتێکی بەدیهیە و شتێکی بەڵگەنەویستە دەبێ لەگەڵ پەیامەکەمانە هەڵگری بنەماخلاقەکەمان ڕۆڵی ئێستا و ڕابردووی میدیای ئیسلامی لە ڕابردووە میدیای ئیسلامی ئەگەر لە کاسێتی مامۆستایەکی یانیە و بیگری تا وەرەقەیەکتان بۆ ڕۆژنامەیەک میدیای ئیسلامی چۆن توانێتی ڕوبەڕووی ئەو پرۆژە ئیلحادی و بێدینی و یان بەلا ڕێدابردنی خێزانە کوردیە بوەستێتەوە بەتابەت کە لە 1970کاندا هێرشی مارکسیەت زاڵ بۆ بەسەر کۆمەڵگەی کوردیان چۆن توانێتی پەیامی ئیسلام خوازی خۆی بگەنێ بە کۆمەڵگەی کوردەواری ئەلبەتە گەر بگەڕێنەوە بۆ سەرەتای ڕۆژنامەگەری کوردی سەرەتایەک نەبووە کە سەرەتایەکی بێدینی و سیکۆلار بوو بێ ئەگەر سێری یەکەم لاپەڕی ڕۆژنامە کوردستان بکەمە بسم الله الرحمن الرحیم دەستپێکە کەواتە دەستپێکی کاری ڕۆژنامەگەری کوردی دەستپێکێکی ئیسلامیەکی پاک نەتەوەیەکی پاک نەتەوە دۆسیەکی پاک بووە بەڵام بەرەبەرە ئەم ڕێڕەوەی گۆڕیوە بە ئەندازەیەوەی کە سەرکردە سیاسیەکان ڕویان لە چەپ و مارکسیزم و لینینیزم و ئەم جۆرە بیرۆکانە کردووە ڕێڕەوی ڕۆژنامەگەری کوردیش بە هەمان شێوە بەداخە ئەو ڕێڕەوەی بڕیوە بەداخەوە لەم دواییانە بە ئەندازەی ئەوەی کە ئیسلامیەکان لە کاروباری سیاسیە ڕۆڵیان نەما و دواکەوتن و درەنگ دەستیان پێکرد کاری ڕۆژنامەگەری ئیسلامیش لە هەرێمی کوردستان و لەلایەن کوردەکانەوە درەنگ دەستی پێکرد ئەو پرۆژانێکەوە پرۆژەیەکی ئیسلامی بوون وەکو جەنابەت باست کرد تا ئەندازەیە کەمتر بوون لە بەرامبەرەکانیان بەڵام توانیوێتیان ڕۆڵ و کاریگەریان هەبی ئەگەر سیر بکەین لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان ئەو کاتێکەوە بڵێن کەمترین وەسایلی گەیاندن لە بەردەستی هاوڵاتیانە هەبوو بۆ خۆتان دەزانن کە کاسێتێکی لەوانەیە مامۆسایەکی ئاینی کەسایەتێکی ئیسلامی ڕۆڵ و کاریگەری هەبوو بێ لە هۆشیارکردنەوە کۆمەلگا چ لەسەر بابەتە ئاینیەکان چ لەسەر بابەتە سیاسیەکان و ئەو کاتەش ئەو کەسانە بۆ خۆیان کەسایەتێکی گەورە و گران بوون ئەو کەسێک کە کاسێتەکەی بڵاو دەکرایەوە کەسایەتێک بوو لە ناو کۆمەلگا خاوەنی ڕێز و خۆشەویستی بوو پێشەوەی بیویستای ئەسلاحی کۆمەلگا بکە بۆ خۆی بە کەسێکی نمونەیی پێناسەکرا بوو ناسرا بوو بۆیە ئەگەر ئەمانش بەکاری میدیایی حسێ بکەین بێگومان ڕۆژنامەگەری کوردی خاڵی نەبووە لە ڕۆڵ و کاریگەری کەسایەتی ئیسلامیەکان چی وەکو تاک چی وەکو ڕێکخراو چی وەکو حاڵەتە ئیسلامی سیاسیەکە چۆن میدیای ئیسلامیەکە لە دەرکردنی ڕۆژنامەیەکەوە گەیانتان ئەمڕۆکە دوو کەناڵی ئاسمانیتان هەیەەوە تەنان بگرە لە لایەنە سیاسیەکانی تریش کەناڵی تری ئیسلامی ئاسمانی هەر هەیە من لێرەوە دەبێت بە گرنگەوە ڕۆڵی هەموو ئەو بەڕێزانی کە لە ڕابردووە دەستپێکی کاری ڕۆژنامەگەری ئیسلامیان دەست پێ کردووە لە سەردەمی شاخە کە دەتوانم بڵێم لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی دواتریش برایانی مسلمان لەگەڵ ئەوەی کە بەردەوام ئەم دەستە خاڵی بووە بەردەوام ئەو پێداویستیانەی لە بەردەمی خەڵکەکانی کابووە ئەمان نیان بوو بەڵام لە سەردەمی شاخە گەورەترین ڕۆڵیان هەبوو لە ئۆردوگاکانە لە تەنانەت لە دەرەوە کاتێک ئاڵی ئیسلام دەرەکرا لە سەردەمی گۆڤاری نەفیر و دەنگی ئیسلام و ئەمانە هەمووی دەنگی باوەڕ و ئەمانە گۆڤاری ڕاپەڕین و پاشان پەیامی ڕاستی و ئەمانە بۆ خۆیان کۆمەڵی کاریگەریان هەبوو لەو سەردەمانە کە تەواوی لایەنە سیاسەکانی کە نەیانتوانی ئەم ڕۆڵیان هەبێ دیارە ئەو ڕۆڵە بەرە دەستێنی بە ئەندازەی پێشکەوتنی تەکنەلۆژیا بە ئەندازەی پێشکەوتنی ئاسە ڕۆشنبیری و دەرفەتەکان دەڕەخسێنرێ ئێستا سوپاس بەخوای گەورە لەگەڵ ئەوەی کە ژمارەکە زۆر کەمترە
میدیاکانی کە بە جۆرێک لە جۆرەکانی کە کار دەکەن بەڵام ئێستا ئەو میدیانەی کە دەیانەوێت ئەخلاق بۆ کۆمەلگا بگەڕێنەوە ئەو میدیانەی دەیانەوێت کە ئیسلام سەرچاوی ژیان بێەوە ئیسلام کەنە بنەمای کاری بەڕێوەبردننی دەوڵەتیان ژمارەیان ئەگەر چی کەمترە بەڵام کاریگەریان لە ژمارەی ئەو میدیاکانی کە ژمارەیان زیاترە کاریگەریان کەمتر نییە بۆیە دەبینی لایەزال ڕۆڵ و کاریگەری ئەم میدیای ئیسلامیانە و ئەم میدیانەی کەواوەکو باسم کرد باگراوندێکی ئیسلامیان هەیە دەتوانم بڵێن بارتەقای تەواوی ئەو میدیانەیەکەوە هەم دارایەکی زۆر هەم توانایەکی مرۆیی باش هەم دەرفەتێکی باشی لەبەردەسایە بۆ نمونە کە میدیایەکەی ئێوە سیر بکەن بە ئەندازەی ئەوەی کە لەگەڵەوەی کە توانای دارایی کەمە لەگەڵەوەی کە ژمارەی توانامرۆیەکان کەمترن بەڵام بەداخەوە دەسەڵاتی سیاسیش ڕێگە نادا کە ئەو هەواڵە گرنگانەی ئەو ڕووداوە گرنگانی کە پێویستە میدیاکان پێی بگەن ڕێگە نادا بەوەی کە ئەم میدیانە کە تا ئەندازەیەک باگراوندێکی ئیسلامیان هەیە ڕۆڵ و کاریگەریان هەبێ بتوانن حقیقەتی ڕووداوەکان جیاواز لە هەر میدیایەکی کە بگوازنەوە. زۆر باشە دەستخستنی زانیاری بۆ ئێوە چۆنە؟ بەداخەوەی کێکە لەو گرفتانەی کە بەردەوام میدیای ئێمەی تێدا بووە لەبەرەوەی کە دامە دەستگاکانی حکوومەت بەڕێوەبەرایەتی گشتیەکان فەرمانگەکان بەرپرسەکانیان لەسەر ئینتیمای مەحسوبیەت و مەرسوبیەتی حیزبی دامەزرێنراون ئەمانە کاتێ هەواڵێکیان دەبێت کاتێ زانیاریێکیان دەبێت تاکونەی میدیاکانی خۆیان تاکونی ئەو میدیانی کە کاتی سەوزیان بۆ هەڵکراوە زانیاریان پێ بدەن زانیاریەکان نادەنێ ئێمەیش لەبەروی کە ڕازگۆیی یەکێک لە دروشمەکانی ئێمە نامانەوێت کە هەواڵێک یان بابەتێک سەرچاوەکەی نەزانین بڵاوی بکەین و بەردەوام منێکێک لە دروشمە سەرەکیەکانی من ئەوە بووە دوا بکەوین لە گەیاندنی هەواڵێک باشترە لەوەی کە پێش بکەوین لە گەیاندنی هەواڵێک و بەڵام ڕاز نەبێت دوای پۆزشی بۆ بهێنینەوە چونکە هەر میدیایەک دووجار پۆزشی هێنایەوە کەواتە لای بینەر و لای بیسەری متمانە لە دەسەدا ئێمە لەگەڵەوەی کە بەداخەوە سەرچاوەکانی هەواڵمان زۆر جار زانیاریەکان درەنگ پێمان دەگا و ڕێگری دەکرێت لە پێدانی زانیاریەکانمان وە ژمارەی پەیامنێرەکان و هەواڵسازەکانمان کەمە ئەمە وا دەکا هەندێک جار لە کاتی خۆیان دەستمان نەگا بە هەواڵەکان بەڵام هێشتا ئەوەمان پێ باشترە بەوەی کە بە میدیایکە ڕازگۆ بناسرێن لە بریەوەی کەەوە هەواڵێکی گەرم بڵاوکەینەوە بەڵام دوایە پۆزشی بۆ بێنینەوە بەڵێ بەداخەوە لەبەرەوەی کە فەرمانگە حکومیەکان و وەزارەتەکان و تەواوی دام و دەستگاکان خەڵقانی بەرپرسی حیزبی بۆ دانراون و ئەوانی ڕێگری پێیان دەوتێت تەوجیهیان پێ دەدرێت کە بۆ فلانە میدیا فیسارە میدیا نابێت لێدوان بدەن ئێمە زانیاریەکانمان پێناگا لەگەڵ ئەگەر چی چەندها جار سکاڵات تۆمار کراوە بەڵام دیارە سکاڵەکان بە هیچ کوێ ناگەن. زۆر باشکە حەجی دوایین قسەتان لەسەر ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردی چی هەیە بە تایبەتی بۆ دەسەڵاتداران بۆی کە و جیاکاریە نەکرێت لە نێوان میدیاکانداوە پەیامیشتان تایبەت بۆ بینەرانی میدیای ئیسلامی چی هەیە لەوەی کە ڕەنگە چاوەڕوانێکی جیاوازیان هەبێت لێتان بەڵام ڕەنگە لەبەر هۆکاری کەمی توانامرۆیەکان داراییەکان ئەو کارانتان پێ نەکرێت و پرۆژە زەبەلاحەتان پێ نەکرێت کە ڕەنگە لە خەیاڵیشتان هەبێت. ئەلبەتە پرسیارەکان زۆر دەبێت ئەگەر لە بیرم نەچنەوە وەڵامی هەمویان بدەمەوە. یەکەم من قسم لەسەر ڕۆژنامە نووسانە من تەمەنا دەکەم ڕۆژنامە نووسان ئەو نە کارەکەی خۆیانیان پێ پیرۆز بێ و ئەوە لەلایەن گرنگ بێ ئەم کارە و ئەم پەیامی خۆیان نەگۆڕنەوە بە پارە بە سەرۆت و سامانی دنیایی چونکە ئەو کە هەر کاتێ ڕۆژنامە نووس بە دوای باشترین ژیانیا گەڕا وەگەڕا بە شوێن ئەو کام میدیاییکەوە باشترین موچەی پێدەدا و باشترین سەرچاوی ژیانی بۆ دابین دەکا ئەو کاتە پەیامەکەی لە دەستدەدا ئەگەر ئەمە بۆ سیاسی وابێتانێ ئەگەر بۆ بزنسی وابێتانێ ئەگەر بۆ فەرمانبەرێکی حکومی وابێتانێ بۆ ڕۆژنامە نووس ئەولاترە بەوەی کە دەبێت پەیامەکەی خۆی نەفرۆشێ و ئاگای لەوە بێ بیر و باوەڕی هەرگیز بیر و باوەڕی ئەوەنە بتەو بێ کێشە و گیرروگرفتە داراییەکان وا لێ نەکا کە دەستبەرداری بیر و باوەڕ و گۆڕانکاریەکان و ئیسلاحی کۆمەلگا بێ لە پێناوی ئەوەی کەەوە لە فلانە میدیاوە یان فلانە کەسایەتیەوە باشترین سەرچاوی ژیانی بۆ دابین دەکرێت. بەداخەوە لەم ساڵانەی دواییدا ڕۆژنامە نووسان ئەوانش
سەنگەر گواستنەوەتیانە ڕوویدا لەگەڵ ئەوەی کە ڕۆژنامەنووسیش مافی خۆیەتی وەک هەر کەسایەتێکی کە باشترینی شێوە بژی بەڵام ئاگایان لێبێ کە کەسی پەیامدار پەیامەکەی خۆی بە پارە ناگۆڕێتەوە. خاڵی دووەمم بۆ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەگەرچی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەم بارودۆخە تەنها توانای ئەوەی هەیە کە لە بەرامبەری بارودۆخە سەخت و دژوارەکانی کە لەلایەن هەندێک دام و دەستگاوە ڕوبەڕی ڕۆژنامەنووسان دەبێتەوە تەنها دەتوانن بەیاننامە دەرکەن، بەڵام من داوام لەوان وایە بە فعلی خۆیان وەک چۆن سەرۆک خێزانێک خۆی بە خاوەنی خێزانەکە دەزانێت بە هەموو شێوەیەک مشوری دەخوا ئەوان مشور خۆری ڕۆژنامەنووسان بن. ئەمە یەک. دوو کارێکی کەشیان ئەوان دەتوانن وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان لە بەرامبەری ئەو گلەی و گازندانەی کە لە دەستگا جیاوازەکانی میدیایی دەکرێت بەوەی کە بەهۆی ژمارە زۆری میدیاکانەوە تا ئەندازەیەکی زۆر فەوزای لە هەرێمی کوردستانە خوڵقاندووە دەتوانن خولی بەردەوام بکەنەوە بۆ پێگەیاندنی تاکی ڕۆژنامەنووسی بەرپرس. هەر جارێ بۆ میدیایە کە پێویستە میدیا چۆن لە بارودۆخە نەتەوەی و سیاسیەکانە بەرپرسانە تەعامل بکە. بەداخەوە کوتم ئێمە ژمارەی میدیامان زۆرە بەڵام میدیای بەرپرسمان کەمە. ئەمەش هەندێکی لەوانەیە لەوە سەرچاوە بگرێت کە هۆشیاری نییە لە بەرامبەر کارەکەی و نازانێت کە ئایا ئەمە قازانج بە کۆمەلگا دەگەینیان زەرری پێدەگەێنێ. بۆ نمونە دەبینی ئەوەندەی میدیاکان بە دوای کەم و کورتی کەسێکی بەرپرسا دەگەڕێن، ئەوەی بە دوای کەم و کورتی حیزبێکی سیاسیا دەگەڕێن، ئەوەی بە دوای ئەوە دەگەڕێن فلانە قەزەی کوشتن ڕوویدا، فلانە قەزەی دزیر ڕوویدا، دەبینی کاتێک کە چالاکیەک هەیە پێویستە خەڵک چاوی لێ بکات دەڵێن ئەمە کاری ڕۆژنامەنووسینێ. تەنانەت من نەیشارمە لە میدیاکەی خۆمە ئەو کاتێک کە کەسێکی خێرخواز بینایەکی قوتابخانە دەکاتەوە لەوانەیە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمە بە هەواڵێکی گرنگ نەزانن، مزگەوتێک دەکاتەوە، جادەیە دەکاتەوە بە هەواڵێکی گرنگ نەزانێ. بەڵام ئەگەر کەسێک ڕۆژ لە دوکانێکا دزیەکی کرد هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمە زەق دەکەنەوە کە لە کاتێکا پێویستە ئەوەیان بشارێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی کە چاوی لێ نەکا و ئەمەیان زەق بکرێتەوە بۆی ببێتە پێشینەیەک بۆ خەڵکی. بەداخەوە بۆیە من پێم وایە سەندیکای ڕۆژنامەنووسان دەتوانێت ئەم هۆشیاریە بداتە تەواوی میدیاکان و تەواوی ڕۆژنامەنووسان بەوەی تا ئەندازەیەکی زۆر ئەو فەوزایی کە لە هەرێمی کوردستانە هەیە من بتوانن بەشێک من لە چارەسەری نەک ئەمانی درێژە پێدەری ئەو فەوزایە بن کە هەن لە هەرێمی کوردستانە ئەگەر تەواوی پرسیارەکان بەڵام نەدا. پرسیاری کۆتایی پامتان بۆ بینەرە تایبەتەکانی خۆتان چیە لەوەی کە ڕەنگە چاوەڕێی پرۆژە و پلانی گەورەترتان هەبێ بەڵام کۆسپتان هەبێت؟ ئێمە بەدام یەکەم من سوپاسی بینەرەکانمان دەکەین لەگەڵەوەی کە ئێمە بینەرێکی زۆر دڵسۆز و خۆشەویستمان هەیە و نزیکەی 10 ساڵە لێمان دانەبڕاون و بەردەوام چاوەڕی باشەمان لێ دەکەن. بەڵام دەبێت بینەرەکانمان بزانن ئێمە لە چ بارودۆخێکی سەخت و دژوارین، چونکە ئەوەی کە پێت دەدرێت بە پێی ئەوەی کە لە بەردەستایە تۆ دەتوانی ببەخشی. بەداخەوە توانە دارایی و مرۆیی و ئەو پێداویستیانی لە بەردەستی ئێمانیە لە ئاسی تمۆحی ئێمانیە. لەوانەیە ئەوەی کە میدیایەکی کە دەیکات من لە پێش ئەوە بیری لێ بکەمەوە بتوانم پلانی بۆ دابنێم، بەڵام کاتێکە چ لە ڕووی مرۆییەوە توانام نییە، چ لە ڕووی ئابوووریەوە گیرفان و دەستم خاڵیە، چ لە ڕووی ئەجیزە و پێداویستیەکەوە مۆدێرن نییە و بەدەستمەوە نایە نەتوانم وەکو ئەو بکەم. مانای ئەوە نییە کە من توانام نییە، بەداخەوە ئەو هەلو مەرجەی کەوا ڕەخساوە هەر ئەومانە دەساتوە لەگەڵ ئەوەی کە ئەگەر بە شەو نخونی ئەوەی کە پەیام بەرهەمی دەهێنێ لە ئێستا و میدیاکانی کۆمەڵ بەدەستی دەهێنن بەرهەمی دەهێنن ئێستا تەنها دڵسۆزی هاوکاران و ڕۆژنامەنووسان و کارمەندەکانایە. ئەگەر نا دڵسۆزی لە پشتەوە نەبێ بەو موچەکەمەیەکەوە ئێمە دەیدەینە ڕۆژنامەنووسی هاوکارێکی بەڕێز پێم وانە ئەگەر بە پارە حسابیکەی بەرامبەری ئەو بەرهەمە بێ کە خزمەتی کردووە. بەڵام ئەوەی کە هەیە دڵسۆزیە لە پشتیانەوە دەخوازم بینەرانمان
و خۆشەویستانمان لە دەرەوەی کەناڵەکە و لە ماڵەکانیانە کاتێ سیرەکەن ئەو حەقیقەتە بزانن ئەوەی کە میدیای ئیسلامی بەرهەمی دەهێنێ و پەخشی دەکا جگە لە دڵسۆزی هیچ شتێکی کە نییە ئەوەی کە توانیوێتی بە خەرجی بدا دڵسۆزیەکەیەتی ئەگەرنا هیچ میدیایەک بەو دەسە خاڵیە بەو کەمە مادەی کە لە بەردەسایەتی بەو ژمارە کەمەی کارمەند ناتوانێت ئەو بەرهەمە پێشکەش بکات. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی فارۆق بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمە سپاس بۆی کە میوانداریەکەی ئێمەت قبوڵ کرد. زۆر سپاس. بینەرانی عزیز ناوەڕێکی کورد وەردەگرین و دێنەوە لاتان لە بڕگەی دووەم و بابەتەکانی دیکەی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبراوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەم دێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ساڵی 1930 بۆ 14 سەید حسێن حوزنی موکریانی بەڕەحمەت بێ لە حەلەبی وڵاتی سووریا بەهۆی مۆر هەڵکەندن و لەسەر بەرتەڵکۆڵین بەو پارەی کە خڕی کردوتە دەچێت لە وڵاتی ئەڵمانیا چاپخانەیەک دەخرێت و دەهێنێتەوە حەڵەب. بەڵام بەهۆی ئەوەی بە هۆی ڕێکەوتنامەی سایکس بیکۆوە وڵاتی سووریا بەر فەڕەنساکەوێت تەنگ و چەڵەمەی پێڵەچن و ناچاری ئەکەن کەوا چاپخانەکە بوازێتەوە عێراق و پاشیش دەینێتە ڕەواندوس. راپۆرتێکی هاوکارمان ئازاد ئۆمەراوەیی دەبینین
لەسەر چاپخانەکەی حسێن حوزنی موکریانی گوێ موکریانی برای وە ڕۆڵی ئەو چاپخانەیە لە بزافی ڕۆژنامەگەری کوردی و دەرکردنی گۆڤاری زاری کرمانجی و ڕۆژنامەیەکی تر. زۆرن ئەوانەی گرنگیان بە بواری نووسین و بەرەو پێشبردننی بواری ڕۆژنامەگەری کوردی داوە. لە سەدەی بیستەم حوسێن حوزنی موکریانی شیەکێکە لەو کەسانەی لە بواری ڕۆژنامەکەری کوردی دەوری باڵای هەبووە لە ناو کووردا و یەکەمین کەس بووە چاپخانەی بۆ چاپکردنی بەرهەمە نووسراوەکانی زمان و وێژەی کوردی دامەزراندووە. موکریانی لە ساڵی 1950دا لە شاری حەلەب چاپخانەیەکی بچووک دادەنێت. دوای 10 ساڵ خەونەکەی دەکاتە واقیع و لەسەر بەردارەقەکانی خەرەند مێژوویەکی ئەبەدی بۆ خۆی دەنووسێتەوە. لە ساڵی 1925 چاپخانەکەی بۆ کوردستانی باشوور و شاری ڕەواندز دەگوازێتەوە. ئەمەش کاریگەری لە بەرەو پێشبردننی ڕۆژنامەگەری کوردی هەبووە لە دەڤەری ڕەواندز و هەرێمی کوردستان. حوزنی موکریانی کە هاتۆتە ڕەواندز و هەم چاپخانەی دانەوە چاپخانەیەشی لە ئەڵمانیا هێناوەتە سووریا، لە سووریا ڕاستەخۆ هێناوێتە ڕەواندز کە لێرە دامەزراوە لە ساڵی 1925 لەوێ ڕۆژنامەی دەرکردووە. ڕۆژنامەیەشی دەرکردووە بە ناوی زاری کرمانجی. تەواوی دیکۆمنتەکان و تەواوی ئەدیا و ڕوئیای ئەو شارەی لەوێ هەڵی ڕێشتیە. تاکو ساڵی 1943 دوورخراوەتەوە بە هۆکاری سیاسی دوورخراوەتەوە بۆ بەغدا و بۆ هەولێر و لە هەولێریش بۆ بەغدا دوورخراوەتەوە تاکو لە بەغدا کۆچی دوایی کردووە. کە لەو کاتەی حوزنی موکریانی دوورخراوەتەوە بۆ هەولێر و لە هەولێریش بۆ بەغدا هیچ چاپخانەکەی لێرە نەماوە. هۆکاری بە سیاسەتکردنیش تەنیا هیچ شتێکی لێرە نەماوە. موکریانی دوای نیشتەجێبوونی لە قەزای ڕەواندز چاپخانەکەی دەخاتە کار و لە ساڵانی 1926 تا ساڵی 1932دا گۆڤاری زاری کرمانجی پێچاپ کردووە و لەو ماوەیەدا 24 ژمارەی لێ بڵاو کردوتەوە. موکریانی سەرڕای دەرکردنی گۆڤار توانیویەتی 14 کتێب بە چاپخانەکەی بەچاپ بگەێنێت. لەپاڵ ئەم چاپخانەیەدا کە حسێن حوزنی موکریانی لە وڵاتی ئەڵمانیا هێناوێتی و کامێرایەکی فۆتۆگرافیشی هێناوە توانیوێتی بەو کامێرایە وێنەی کۆمەڵی کەسایەتی و شاعری دیاری کوردستان تۆمار بکات بۆنەوەی ئێستامان. کۆمەڵێک لەو وێنایانەی ئێستاوی شاعرە کۆنەکان دەبینین بەشێکیان بە کامێراکەی حسێن حوزنی موکریانی گیراون. لەپاڵ زاری کرمانجی حسێن حوزنی موکریانی هەر لە شاری ڕەواندز کۆمەڵێک کتێب لە چەند بوارێکی جیاواز لەسەر مێژوو و لەسەر هونەر لەسەر بەخێوکردنی کرمی ئاوریشم و کۆمەڵێک بواری دیکە چاپ دەکات و نزیکەی لەو کتێبانی کە چاپی کردوون و کتێبی شێوەی کتێب نەک نامیلیکە خۆیان لە زیاتر لە 14 کتێب دەدەن. دیارترینە لەوانە مێژووی میرانی سۆرانەکە هەر بەو چاپخانەیە چاپی دەکات. حسێن حوزنی موکریانی 2000 کە چاپخانەکەی لە ساڵی 1932 لە ڕەواندز دەگوازێتەوە بۆ هەولێر لە شاری هەولێر بە هاوکاری لەگەڵ جێوی موکریانی برای گۆڤاری ڕووناچی لە شاری هەولێر دەدەکەن. ئەمە ماڵی موکریانیە لە قەزای ڕەواندز. ماوەی زیاتر لە 5 ساڵا بەردی بناغی بۆ دانراوە و نووسینی سەربەردی بناغەکەی سپیوەتەوە. تا ئێستا دەست بە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی نەکراوە کەوا بڕیار وایە بکرێتە مۆزەخانەیەکی گرنگ. لە هەرێمی کوردستان بەهۆی باڵادەستی حیزب و ڕێگری و فشارەکانیان بۆ سەر ڕۆژنامەنووسان لە سەدەی 21 ڕۆژنامەگەری کوردی ڕۆژ دوای ڕۆژ ئاستەنجی بۆ دروست دەکرێت و ڕۆژنامەنووسانی بوێر مەترسیان لەسەر ژیانیان هەیە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ قەزای ڕەواندز. بەڵێ پەیامنێرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. ڕاستی سڵاوی خۆی گەورت لێبێ و ئەم کاتت باش بزانین لە شاری سلێمانی چێمە ڕاستیم و بۆنەیەکەیە کە شیاوی باسکردن بێ و بۆ ئێمە و بینەرانی بگوازیتەوە. کاگڕاز و کاکجلال سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام.
دیارە ئەمڕۆ یادی 120 هەمین ساڵ یادی ڕۆژنامەگەری کوردیە بۆ بۆنەوە چەندین چالاکی لە سلێمانی ئەنجامەدرێت قایمقامەتی سلێمانی خەڵاتی ئەو ڕۆژنامە نووسانەکات کە لە سلێمانی ڕۆماڵی ئیش و چالاکیەکانەکەن هەروەها لە زانکۆی سلێمانی لەسەر هەمان پرد چالاکیەک بەڕێوە چێت و هاوکات هەر ئەمڕۆ ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆڕێک لەسەر پوچەڵی الحاد و درەوشانەوەی ئیمان بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر لە هۆڵی هونەرجوانەکان کاتژمێر پاشنیوەڕۆ سازەکات و من ئێستاکەوە تام لە ئەمنە سوورەکە لێرە لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەژێر ناونیشانی بە یاساکردنی میدیا لە ساڵیادی 120 ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە چالاکیەکی ساز کردووە کە تێدایە باسی ڕۆڵی ڕۆژنامەنووسانی سلێمانیە کات لە ڕۆژنامەگەری کوردیا واروەها خەڵاتی چەندین ڕۆژنامەنووسەکات کە لە ساڵی ڕابردووە گیانیان دەستداوە واروها خەڵاتێکی تایبەتی ڕۆژنامەنووسێکەکەن کە تووشی شێرپەنجە بووە بەڵام لە نووسین و لە دەرکردنی کتێب بەردەوام بووە و ئەمەژە بۆ بکەم هەر ئەمڕۆ لە مزگەوتی مۆلانا خالیدی نەقشبەندی کۆنگرەی کۆمەڵەی قورآن خوێنانی کوردستان ساز دەکرێت کە دەستویەکی نوێ بۆ کۆمەڵەکەیان هەڵەبژێرن و لە سلێمانی و لە ئێرە لە ئەمنە سوورەکە چەندی شالاکی بەڕێوە چێت و کاکاروان ویستی میوانم بێت بەڵام بۆی ئەوەی کە پێشوازی لەوانی لێرە ئەم چالاکیە بە ئامادەبوونی پارێزگار و سەرجەم بەرپرسانی بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێمان ڕاستی حەمەمین کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەران ویستەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ جیاوازی نێوان میدیاکاران لە هەرێمی کوردستان بە میوانداری ڕۆژنامەنووسی بوێر و ئازا و چالاک نیاز عەبدوڵڵا. نیاز خانم زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. چیتان هەیە لە 121مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی قسەی جەنابتان وەکو ڕۆژنامەنووسێک چییە؟ بەرەموو شتێ بێ پیرۆزبایی بنێرین بۆ سەرجەم ڕۆژنامەنووسان و لێرەوە سەرخۆشی لە خانەوادەی هەموو ئەو شەهیدانە بکەین کە بە درێژایی ساڵانی ڕابردوو لە بواری میدیا و ڕۆژنامەنووسی خانەوادەکانیان بەهۆی ئەوە شەهید بوون و ئومێدی ئارامی ڕۆح بۆ تەواوی ئەو ڕۆژنامەنووسە شەهید کراوانە بنێرین. ئەبێ بڵێن ئەوەی کە بە درێژایی 121 ساڵی ڕۆژنامەگەری کوردی بە تایبەت لە هەرێمی کوردستان بەدی هاتووە دەرەنجامی ئازایەتی و خەبات و تێکۆشانی خودی ڕۆژنامەنووسان بۆ بە درێژایی ساڵانی ڕابردوو زۆر بە دیاریکراوی لە ئەزمموی 28 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان چونکە ئەوەی کە ئێمە بەدی ئەکەین و ئەیبینین هەمیشە لە هەرێمی کوردستان دوو ڕوتی زۆر ڕاستەقینە هەبووە و ئەم دوو ڕوتە لە ململانێ بوون هەرچەندە سەر ڕوتەکان جۆرێک لە تێکەڵبوونیان هەبووە. ڕوتی یەکەم گروپێک میدیاکاری یان دەستگای ڕاگەیاندنی دەسەڵات خواز بوون و لەم دەسەڵات خوازیەش کاریان بەتەنیا بۆ ئەوە نەکردووە کە کار بۆ فۆرمێک شێوازێک لە بەرگریکردن لە حکومەتی هەرێمی کوردستان بکەن بەڵکو ئەم دیدگای دەسەڵات خوازیە بۆ بەرگریکردنی جۆرێک لە دیدگا و حکومڕانی حزبی بووە لە هەرێمی کوردستان. دووەم لە یادتان بێت کە بە تایبەتتر لە دوای ساڵی 2000 لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە ئەویش ڕوتی میدیایی ئەهلی سربەخۆیە هەرچەند ئەم ڕۆتە بەداخەوە بەهۆی ئەوەی کە پارە لە بری گول لە بەکارهێنراوە لە هەرێمی کوردستان جۆرێک لە پاشەکشە هەبووە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان میدیاکاری سربەخۆ و هێشتا دەستگای ڕاگەیاندنی سربەخۆ بابەتیمان ماوە کە بە بەرگریکردن لە پرەنسیپەکانی دیموکراسی مافەکانی مرۆڤ هەوڵدان بۆ گەیاندنی ڕاستیەکان کارەکانی خۆیانەکەن. بەڵام لەم مەودای ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە یاساکان لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراون و هەوڵەکان بۆ ئاراستەیە نەبوون میدیا بتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی لە چاودێریکردنی دەسەڵاتی سیاسی لە بەتاوی خستنە ڕووی زانیاریەکان و دواتر دەرگاکان بە دوواداچوونی تاوە بکەن بۆ ئەم پرسانە میدیاکار کاتێک کە ئەمانە نەبووە هەر ئەوە نەبوو کە نەتوانێت ئەرکەکەی خۆی بە تەواوی جێبەجێ نەکا بەڵکو لەگەڵ جێبەجێکردنی ئەرکە ڕاستەقینەکەی بەرەنگاری دەستدرێژی جۆرا و جۆر بۆتەوە بە هەموو شێوازەکانی کە یاسا لە هەرێمی کوردستان و دەستوری عێراق ژڕێگی پێنادا. بۆیە ئەوەی بە تێکڕا دەرەنجامە لە هەرێمی کوردستان ئەکرێ بڵێن ئێمە هێشتا لەم قۆناغی ئینتیقالیین کە لە بەرگریکردنە لە نێوان جۆرێک لە پرسی میدیای ڕاستەقینەوە تۆ ئەشزانی کە
ئێستا میدیای سێبەر ئەوەی هاتوۆتە ئاراوە میدیای داهاتی بیرەنەوتەکانە، میدیای داهاتی گشتیە، جۆرێک لە میدیا لە ڕێگەی بەرهەمهێنانی جۆرێک لە پروپاگەندا لە ڕاستیە خەریکە حتا پرسی تیرۆرە شێوێنێ، پرسی گەندەڵی ئەشێوێنێ، ئینسان جارێکتر ئەکاتەوە بە کەرستەی بازرگانی. ئێستا ئێمە گەشتونەتە ئاستێکی زۆر مەترسیدار لە مۆدیلەی میدیا، تەنانەت پارەی بەرپرسانی حزبی و سیاسی و بازرگانی گەورەی ڕەش لە ڕێگەی ئەو میدیایە نسبێکرێتەوە. زۆر باشە نیازخان لە تازەترین جیاکاری کە لە دەوان میدیاکانە دەکرێت چیرۆکێکێک لە پامێرەکانی پامت بۆ باز دەکەم کە لە شاری هەولێر لە مەراسیمێکی دیارە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگەی تیا دەبێ خۆی دەچێتە ژوورەبووی کە کاتێک دیاری بکات لێدوان لە بەرپرسێکی ئەو وەزارەتە وەربگرێ، بەڵام کاتێک کە دێتە دەرەوە لۆگۆی پەیام دەبینێ دەڵێ وەڵام زانیوە فلان کەناڵی کە فلان کەناڵی زەبەلاحە مادام پەیامیت ناتوانرێت دەم دڕاتەوە ژوورەوە. یعنی ئەم جیاکاریە بۆ خودی تاکی ڕۆژنامەنووسێک یا پامێرێک لە دەرەوە چی ئەگەیەنێەوە تا چەندە دەبێتە هۆکاری شێواندنی هەواڵەکان وەک خۆتەڵی تەنانەت شێواندنی تیرۆریش بە جۆرە لە جۆرەکان کاتێکە شتێکی وا ڕوو دەدا، بەڵام ڕۆژەوەکەی میدیا زەبەلاحەکە ئاڕاستەی بینەر بۆ زوم دەخاتە سەر شتێکی تر و لێی دەگۆڕێت. ئەم جۆرە لە دابشکاری لە زانیاری لە هەرێمی کوردستان زۆر لە زۆر سەری هەڵداوە. لە یادتان بێ لە ساڵانی 90ەکان فەرهاد و کەریم دوو وێنای زۆر دیاری قۆناغی شەڕی ناوخۆ بوون، کەریم لە یەکێتی فەرهاد لە پارتی. ئەو کات ئەم دوو کاراکتەرە لەلایەن هەردوو هێزە سیاسیەکە لە سەردەمی شەڕی ناوخۆ کوژران و هەر لەو کاتە میدیاکانی یەکتر لە سلێمانی لە هەولێر لە شوێنەکانی تر تاڵان کران و سووتێنران. بۆچی ئەم قسە ناکەم؟ بۆی بڵێم کاتێککە ڕێکوتنامەی ئاشتی لە نێوان مەسعود بارزانی و جەلال تاڵەبانی لەسەر دەستی مەردین ئۆلبرایتیش بەسترا بەهۆی ئەوەی کە پرسی دادپەروەری ڕاگوزەر لە هەرێمی کوردستان بە ئەنجام نەگەێنرا و میدیا و ئەو تاوانبارانی میدیا و شەڕی ناوخۆ ڕوبڕووی بەرپرسیارەتی نەکرانەوە، ئەم جۆرە لە عقلیەت درێژەی کێشا تا ئەمڕۆمان. بۆیە ئەم کەسایەتیانەی کە تاوانبار بوون لە قۆناغێک لە قۆناغەکان لە شەڕی ناوخۆ لە تاوانەکانی جەنگ لە دەستدرێژیکردنە سەر میدیاکاران، ئێستا هەمان ئەم کەسایەتیانە دەستگای ڕاگەیاندنیان هەیە. زیاد لەوە بۆ نمونە چیروان بارزانی کەناڵی هەیە، مەسرور بارزانی کەناڵی هەیە، لاهور شێخ جەنگی وا خەریکی کەناڵی ڕاگەیاندنە و کەناڵی ڕاگەیاندنی تری هەیە. مەبەستم لە چییە؟ ئاستی پەرەسەندنەکە کاتێ ئەچێ بۆ ئەوەی خودی ئەم پرسانە خۆیان لەگەڵ دەیان کەسایەتی تر ببنە خاوەن کەناڵی ڕاگەیاندن، بۆ نمونە پەیام ببینێ کەناڵێکی تر ببینێ کە بزانی دیدگای سیاسی یان بیرکردنەوە و ئاستی ڕخنەگری جیاوازە لە دیدگای سیاسی یا حزبی کەناڵەکەی خۆی بەدڵنیایەوە قسە ناکە. ئەم جۆرە ئاراستەکردنە بۆتە هۆکاری ئەوەی لە کەناڵەکانی خۆیانەوە زۆرترین پروپاگەندە بکەن، تەنانەت بڕیارە سیاسیەکان لەوێ جارێکی تر سپی بکرێتەوە. من نمونەی پرسی دەرمانە هێنمەوە کۆی کە چەند ماوەیەکی زۆرە ئێمە بەردەوام قسەی لەسەرەکەوێنی، یا پرسی ساختکردنەوەی مریشکی تورکی و لێدان لە بازاڕی ناوخۆیی هەرێمی کوردستان. بۆ نمونە بابەتی کەمپینەکەی مریشک و هەڵمەتە گەورەی بۆ بابەتی تەندروستی کرا. بەڵێ بابەتی تەندروستی هەیە بۆ نمونە لە پشت ئەوەی مەرجی تەندروستی پێویستە بۆی تۆ مریشکی خۆماڵی بکڕی، بەڵام بابەتە گەورەکە ئەو بوو بەرپرسی گەورەی حزبی کە سەر بۆ کەناڵ ڕاگەیاندنە و ئەو بەرپرسە گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان بوون. چەندین تەن مریشکی تورکیان هێنابوو، مریشکە تورکیەکە سەرف نابوو، هاتن زیانیان بە بازاڕی ناوخۆیی گەیاند بۆی خەڵک ئەو مریشکە بکڕێت. دووەم لە کەمپینی دەرمان ئەمەوێ باسی بکەم، خۆتان ئەزانن لە پرسی بازرگانیکردن بە دەرمان لە کەرتی تایبەت بەرپرسانی حزبی تێوەگلاو بوون لە تەنەت بە ئاستێکی زۆر خراپ لە ژەهر دەرخوارددانی خەڵکی هەرێمی کوردستان. ئەم بڕیارە لە ژووری سەرۆک حکومەت و حزبەکەی ترەوە دەرچوو، دواتر کەناڵەکەیان تەبەنیان کرد. دەرەنجامەکە بەچی بوو؟ 149 کەرتی دەرمان مایەوە بۆ کەرتی تایبەت. ئەشزانین کەرتە تایبەتەکە ئەوەی کە جارێک تر ئیدارەیە دەنەوە کە هەر ئەو بەرپرسە گەورانن، بەڵام هاتن لە ماوەی کەمپینەکە کۆمەڵێک دزی بچووکیان بەگردا و تاوانەکەیان ساخ کردەوە و بازاڕی ژەهری دەرمانی ئەم بەرپرسە سیاسیانیان جارێک تر سپی کردەوە، بازاڕەکەیان بۆ ئەمان ڕەوان کردەوە و ئابوووریەکەیان دووبارە بەشەوەی بڕیارێکی حکومی خستەوە دەستی ئەوان. قسەکەم لەبەر ئەوەیە بڵێم لە پشت هەرێکێک لەم کەمپینانەی کە ئەیکەن و پێدانی زانیاریەکان نەکەرەوەی کە لێدوانێک بۆ کەناڵەکە بدا، لە ڕاستیە ژەهری زۆر گەورە هەیە. بۆیە
ئێمە بە ئومێدی ئەوەین خوێندنەوەی زۆر جیاواز و هەنێک جار بە گومانەوە لە شێوازی ئەم جۆرە لە کەمپین بڕوانن کە بەشێکی ئەو کەناڵ ڕاگەیاندانە. لە ئێستادا ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لەکوێدا ئەبوونی ئەو هەموو کەناڵی ناوهێنراوانی کە جەنابەت ئەمە زیاتر ڕۆژی ڕۆژنامەگەری بەرەو پێش نابیان بۆ منە زیاتر ڕۆژنامەگەریمان بەرەو داوە باتەوە. یەکێک لە کێشەهەرە گەورەکان ئەوەیە کە ئێمە لە بەردەم شێواندنی گەیاندنی بنەماکانی زانیارین. هاوڵاتی لە هەر شوێنی لەسەر بنەمای زانیاری ڕاست و دروست بڕیاری سیاسێدا، بڕیاری بازاڕیکردنەدا، بڕیار لە داهاتووی بەشێکی ژیانی کۆمەڵایەتی خوێندن هەتا دوایی لەسەر ئەم بنەمایانە بڕیارەدا. بەڵام جۆری ئەم زانیاریانی کە لێرە لە ڕێگەی میدیا جۆراوجۆرەکانەوە ئەخرێنە ڕوو بوونەتە میدیایەکی سەر لێ شێوا. ئێمە بۆ نمونە لە ڕابردوو میدیای حکومیمان هەبوو کە ئێستا خەریکە بڵێن نەماوە، میدیای حزبیمان هەبوو کە میدیایەکی حزبی تەقلیدی بوو، بۆ نمونە پەیامیش یەکێک بوو لەوانەیە ئەو تا واضحە کە زمان حاڵی حیزبە. بەڵام ئێمە جۆرێک لە میدیای نوێ ئەبینین کە میدیای سێبەرە. جیا لە میدیای ئێستا ئێمە حاڵەتێکی تری مەترسیداری تر ئەبینین. ئێستا میدیای ئەهلی سەر بەخۆی پێشە بەشێکی بۆتە هۆکاریەوەی کە پرۆژەی حزبی سیاسی هەبێ. ئێستا بەشێکم کەناڵە ڕاگەیاندانە ئەریکیان بۆتە ئەوەی کە میدیاکار بکەن بە ئەستێرە دواتر بینێرن بۆ پەرلەمانی کوردستان یاخود دەنگی پێکۆ بکەنەوە لەبەرەوەی بۆشایی سیاسی و دەرکەوتنی گەشانەوەی سیاسی هەیە لە شوێنێکتر میدیاکار ئەمەی بۆیان پڕکردوێتەوە. بۆیە لە نێوان ئەم هەموو یاریەیەکی هەیە ئەکرێ بڵێن جۆرێک لەسەر لێ شێواوی هەیە لە مەترسی هەیە کە ئەکرێ بە یەکدادانەکان لە هەر بەریەکەوتنێکی سیاسی یا ململانی سیاسی بەهێزتر بکە. من چەند ڕۆژە بەردەوام لە ڕابردوو جەختمان لەوە کردوتەوە کە ئەمە ڕاستیەکی حەشە هەڵنەگرە. پێشتر ئەگەر هێزە سیاسیەکان پێشمەرگیان بەکارهێنابێ، هێزە چەکدارەکانیان بەکارهێنابێ بۆ ململانی ڕاستەوخۆ لەگەڵێکتر، ئەوە ئێستا میدیاکارەکان بەکارێنن. هەر ئەم میدیاکارانە بەکارێنن بۆ نمونە زانیاری تاوانەکانی چیۆرە شارنەوە، بۆ نمونە تاوانبارانی تێوەگلاو لە بازرگانی کردن لەگەڵ داعشە شارنەوە و زانیاریە ئەگەر بەکەڵکیان بێ لە کەرکووک باسی ئەکەن، بەڵام داعش لەژێر هەولێرە لەبەرەوەی کۆمەڵی پرۆژە و شوێنی بازرگانی هەیە باسی ناکەن. ئەمە کێ ئەیکا میدیا سێبەرەکان ئەم جۆر لە زانیاری ئەشارنەوە و میدیاکانی تریش وەک ئێوە یا بەشێکی تری میدیاکان ناتوانن زانیاریە دروستەکانیان لە سەرچاوەکانەوە دەستکەوێ چونکە سانسۆرێکی تەواو بۆ دەستخستنی زانیاری هەیە. ئەرکی هاوڵاتی ئەرکی بینەر چییە بۆ جیاکردنەوەی ئەم میدیایانەوە بتوانێت لە شەوێکە لە کاتژمێرێکە کە بە دیار میدیا جیاوازەکان و دابنیشە هەواڵی ڕاستەقینەوە دۆخی ڕاستەقینی بۆ دەربکەوێت. ئێمە ئەبێ زۆر 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 سوپاسی بینەری کورد، ویسەری کورد، خوێنەری کورد بکەین. بەڕاستی ئێمە مەمنونیانین بۆی کە هێشتا بۆ نەپاکی بۆ نەباشی ئەماونەتەوە، چونکە ئەوەی لە دوای ساڵی 1991 تا ئێستا لە ڕێگەی بە ئامرازبوونی دەستگای ڕاگەیاندن وەک ئامرازی شەڕ، وەک ئامرازی ململانێ، وەک لولەی دەبابە ئەدرێ بە بینەر و بە خوێنەر و بە بیسەری کورد ژەهرێکی زۆر گەورە ئەکرێ بڵێن پێوەر و بەهای نەریتی کۆمەڵایەتی هێشتا لە ژیانی کۆمەڵایەتی ئێمە سادە و بە خۆشەویستی ماوەتەوە. ئەگەرنا ئەمە لە هەر کۆمەلگایەکی تر بێ زۆر زۆر لەو ئاستە مەترسیدارترە بێ کە ئێمە ئەیبینین بە دڵنیایی بینەر، بیسەر، خوێنەر چاودێرن بەسەر هەرێکێک لە دەستگا ڕاگەیاندنەکانەوە. بەڵام بەداخەوە ئەکرێ بڵێن ڕەفتار زانیاری ئاڵوگۆڕپێکردن لەلایەن هەموو جەماوەر کە مامەڵە لەگەڵ ئامرازە جەماوەرەکانی دەستگا ڕاگەیاندنەکانەکەن جۆرێک سەر لێ شێوان دروست بووە. زۆر جار ئەمە بابەتێکی ئاسان نییە بڵێن ئەمە خوێنەر بینەر بیسەر بە ئاسانی وەرەگرێت. نەخێر ئەکرێ بڵێم ئەمە دەرەنجامی سیاسەتێکی ئەستەمکار و تۆتالیتاری حکومڕانی هەرێمی کوردستانەوە کە لایەن حیزب سیاسیەکانەوە پیادەکراوە و پەیڕۆکراوە بۆ ئەوەی جەماوەر تووشی سەر لێ شێوان و دابشبوونی بێمتمانەیی ببێ، بۆی لە هەر کاتێک بخوازن جەماوەر دش بە گروپێکی تری حزبی سیاسی بەکاربێنن. واتە ئەوەی کە ئێمە بەرهەممانە لە کاردانەوەی میدیاکان و پێدانی پەیام و ئاراسەکردنی نامەی ڕاگەیاندن کە خۆی لە ناوڕۆکەکەی بینێتەوە بۆ ئەوەی ئەم جۆرە لە جەماوەر بەرهەم بێنێ و دابشکاری یەکجارەکی بەرجەستە بکات. دەرەنجامی ئێمەش ئەوە تا بە ئاسانی بیانەوێت هەڵمەتەکان ئاراستاکانەوە، بەڵام دیوی ڕاستەقینە ئەبێ بیڵین ئەوەیە. ئەگەرچی ئەم سەر لێ شێوانە تەواو کاریگەری بەسەر ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە دروست کردووە، خەڵکی تووشی بێ ئومێدی کردووە، بەشێک لە بەها نەریتی ئینسانی کە لە ژیانی کۆمەڵایەتی ئێمە هەبوون لە ڕێگەی ئەم میدیایانەوە بەرەو کاڵبوونەوە و ناشرین بوون ئەچێت. هەڵبەت ئەمەش ناتوانین بڵێن بە شێوەیەکی تەواو ڕەها، بەڵام لەگەڵ ئەوەش
هێشتا خەڵکێک ماوە ناچێتە ژێرباری ئێمە بێت داوا لە خەڵک بکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێکێک لەم هێرشانی کە دەستگای پاراستن دەستگای زانیاری تەنانەت حیزبە ئیسلامیەکان حیزبە ئەلمانیەکان هەر هەموو ئەمانە کە دش بە گروپێکی دیاریکراوە یا خەڵکێک بۆ شکاندنی کەسایەتیان ئاراستەیەکەن کۆتایی پێبێ و ئێمە ئەبێ ئەوە بڵین لەگەڵ هەر لەدایکبوونێکی تازەی حزبی سیاسی مۆدیلێکی تازە نبینین لە ڕاگەیاندن بە پێچەوانەوە زۆر زۆر بۆیان ئاساییە ئێمە کە ئێستا کسێ میدیاکار کە دانیشتوین لە دوای ئەم بەرنامەوە ئامادە بن هەر جۆرە هەڕەشەیەک ناوزڕاندنێک تۆمەتێک دروستکەن بۆیە من پێم وایە ئەرکی میدیاکاری ڕاستەقینە ئەوەیە کە خۆی بگرێت نەکوێتە کاردانەوە بەردەوام بێ لە گەیاندنی ڕاستەکان بینەریش پێویستە بە بەهایەکی ئەخلاقی ئینسانی بەرز لە بابەتەکان بڕوانێ و ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئاسان شتەکان یەکسان نەکات. زۆر باشە ئەرکی میدیاکارێکی وەکو من یا ڕۆژنامەنووسێک لە جیاواز لە میدیا زەبەلاحەکان یا سێبەرەکان چییە کاتێک کە دەستی ناگاتەوە زانیاریانە چۆن هەواڵی ڕاستەقینە یا بینەر لەو چاواشەکاریە بە دوور بگرێت کە شەو لە میدیا زەبەلاحەکەیە لە میدیا سێبەرەکەیە ئاڕاستە دەکرێت. ئەمە پرسیارێکی زۆر زۆر قوڵ و جەوهەریە کاتێک کە زانیاری دەست ناگات واتە ڕۆژنامەنووس دەستی ناگات بە زانیاری پروپاگەندە دروستە بێ بۆ چونکە جۆرێک لە شرۆڤە و هەڵسەنگاندن دروستە بێ لە دەروەوەی دەست گەیشتن بە زانیارێکە بەشێکی ئەو پروپاگەندانی کە لە هەرێمی کوردستان هەن دەرەنجامی نەبوونی زانیاری و شاردنەوەی زانیاریە بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان لەبەرەوەی ڕاستەوخۆ تێوەگلاون لە پرسی گەندەڵی بە هەدەردانی سامانی گشتی و تەنانەت بازرگانیکردن لەگەڵ تیرۆریستانی داعش کاتێک کە مناڵی خەڵک شەهید دەبوو و ئەبوونە قوربانی بۆ بەرگریکردن لە خاکی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانی جێناکۆکان بەرگریانە کرد ئەمانە دێنەوە تەنیا جۆرێک لە زانیاری ئەدەن بە بینەری کورد کە خۆیان پێویستیان بەم جۆرە زانیاریەیە لە دەرەوەی ئەوەی کە پەیوەندی بە ئەرکی میدیاکارە پێویستە جۆرێک لە خۆڕاگری لە بەرگەگرتنی هەبێ بەو ئامانجەی نەکوێتە ژێرباری خستنە ڕووی زانیاری هەڵە لە کاتێکا میدیاکار زانیاری پێنیە بۆ جێگیرکردنی بابەتێکی دیاریکراوە کە پێویستە کاری لەسەر بکات پێویست ناکە زانیاری هەڵە بگەێنێ واتە لەسەر بنەمای دەستنەخستنی زانیاری ڕاست پێویست ناکە زانیاریکی ناڕاستی نادروست بگات. خۆ شتێکت ئاماژە پێکرد کە پێویستە بینەر گومانی هەبێت لەو شتانەی کە کەمپینانی کە دەکرێت ئایا دەکرێت ئەو میدیایی کە زانیاریەکەی دەست ناکەوێت گومان لەسەر خودی ئەو ڕووداوە دروست بکە کە شەو میدیا سێبەرەکە زەبەلاحەکە با ڕاستەیە کە خۆی دەیەوێت دەیگوازێتەوە؟ بەشێکی ئەوەی کە میدیاکان ئێستا لە هەرێمی کوردستان کارەکەن ئەمەوێ بڵێم بە شێوازێکی زۆر تەکنیکی نوێی پڕۆپاگەندە کە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمەوە بە شێوەیەکی زانستی سەری هەڵداوە تا ئێستا لەلایەن ئەم دەستگا ڕاگەیاندانە لە هەرێمی کوردستان پەیڕەوە کرێەوە زۆر زیرەکانش بۆ نمونە تەنانەت لەو کەمپینانەی کە بۆ پێشمەرگە کرا هەڵبەت زۆر زۆر جێ دەستخۆشیە کە کەمپین بۆ پێشمەرگا کرێ بۆ کەسوکاری قوربانیان بۆی هاوکاری کۆ بکرێت بەڵام ئەو بازرگانە گەندەڵ و تێوەگلاوانە لە بەهدەردانی سامانی گشتی کە لەسەر گیرفانی هاوڵاتیانی ئاسایی داهاتیان کۆ کردوتەوە ئاهاتن ڕێژەیەکی زۆر کەم لە سەرمایەکان ئەبەخشی بە کەمپینەکە بەڵام لە لایەکی ترەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگدارن چەندین ساڵ ئەم کۆمپانیانە لە بودجەی عێراق لە بودجێ گشتی هەرێمی کوردستان پارەی ئەم کۆمپانیایە نەدراوە لە هەرێمی کوردستان لە بودجە بەخشراون چەندین ملیۆن دۆلار چەندین میلیارد دینار قەرزارن تا ئێستا ئەم پارەیە نەداوەتە کەواتە ئەم کەناڵانە چێکن بۆ نمونە مەسەلەی گومان دروستکردن دێ بڕێکی کەم لە پارە ئەبەخشێ بەڵام میدیاکە وێنەی سپی ئەکاتە وەک پاڵەوانێکی ڕزگارکەر و فریادڕەسی بازرگان دێت ئەم زانیاریە ئەداتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئەم جۆرە لە میدیای سێبەر کە ئێستا زۆر زیاتر پەل ئەکێشێ خۆی بنەمای ڕاستەقینە ئەوەیە کە خەڵکانی سەربازی تەداخل بە سیاست نەکەن کەچی نەک ئەم بنەمای ڕەچاو ناکرێت لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بازرگانانی چەکداران هێزەکانی پێشمەرگە زانیاری و پاراستن ئێستا خاوەن کەناڵی ڕاگەیاندنی خوانن و زۆر وازحە کە کەسایەتیەکانیان دەستگای ڕاگەیاندنیان هەیە بۆیە تێبینی بکەن لە ڕووداوەکانی 16 و 17 ئۆکتۆبر لە ڕووداوەکانی تری هەرێمی کوردستان سیاسەتی سەربازی ئەم شوێنانە بە تەواوی ڕەنگەداتەوە لەناو ئەم کەناڵ ڕاگەیاندانە هەر تێبینی بکەن هەر کەسێک جۆرێک لەم کەناڵ ڕاگەیاندانە بە یەک بەراورد کە زۆر بە ئاسانی تێئەگا لە سیاست و لە ململانیەکانی نێوان ئەم کەسایەتیانە هەر ئێستا بۆنە لە هەولێر
لە نێوان سەرۆک حکومەتی ئێستا و سەرۆک حکومەتی داهاتوو کە کاری بۆ کرێ کەناڵ ڕاگەیاندنەکانیان دوو سیاسەتی جیاواز دژ بە یەک پەیڕەوەکەن کە ئەمە نمایندەی ئەوەمان بۆ هەڵ ئەسەنگێنێتەوە لە ئێستا و لە داهاتوو بۆی کە ململانەیەکی قوڵتر کە وەک ژەهر جارێکتر ئەدرێتەوە بە بینەر و بە بیسەر و بە خوێنەری کورد چاوەڕێی خەڵکی هەرێمی کوردستانە. زۆر باش نیاز خانم لەبارە کۆمەڵایەتەکەەوە زیادبوونی ئەو هەموو کەناڵەی سەر بەدەسەڵات وهێنانی کەلتورە بیانیەکان و زنجیرە دراماکان و بەجۆرە لە جۆرەکان هەڵوەشاندنەوەی خێزانی کوردی و زیادبوونی ڕێژەی جیابوونەوە تەلاق. ئەمە چۆنە چێتە نێو چوارچەوەی ڕۆژنامەگەری کوردیەوە یان چۆن ڕۆژنامەگەری کوردی لەم خەڵتە و پەڵتەیەک پاکەینەوە سەر لە نوێ ئەم هەموو کەناڵی کە لەسەر بودجەی گشتی و لەسەر دەرامەتی خەڵک بەڕێوەچێ تا چەند بۆ منە جارێکی تر پێویستە چاو بەماندا بخشێنرێتەوە کە ئەمانە نەبن هۆی تێکدانی ئاسایشی نەتەوەی و ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەمە. لە ڕاستی ئەمە ئاسایشی نەتەوەی نیشتیمانیمان لە بنەماوە لەسەر دەستی پارتی و یەکێتی و هێزە سیاسیەکانی وەک ئەوان لە ژێر مەترسیە و ئەمانش کاتێک کە دێنەوە هیچ استراتیژێکی نزیکخایەن یا درێژخایەنیان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ بنیادنانەوەی گۆڕینی بەهایەکی کۆنی نائینسانی بە گۆڕینی بەهایەکی نوێی ئینسانی جارێکتر ئەو پەیامەدا بەشکاری کە وتم ئەنێ میلەت جۆری تووشی جۆرێک لەسەر لێ شێواوی بێت دێن لە ڕێگەی گۆڕینی بەها و نەریتی تر جارێ ئێمە ناکرێ هەموو بەهایەکی بیانی ڕەتکەینەوە یەکسانی کەین بە سفر بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە لە کوردستان بەهای نائینسانی خۆمان بەهێزەکەن بۆ نمونە یەکێک لەم سەرۆک حیزبە تازانە شاسوار ئەڵێ خەڵک لەسەر جادە ئەعدام بکرێ بەڕاستی تۆ مەسەلە هێزی تازەی نوێ بانگەشەی ئەعدامکردنی خەڵک بە دیدگای نوێ بەرگریکردن لە دیموکراسی بەم ئاراستە ئاسایە بکە قوبا تاڵەبانی لەو لاوەڵامی ئەداتەوە ئەڵێ ئەگەر من لە حکوومەت نەبوومایە بە شێوەی عەشاری مامەڵەم لەگەڵا کرد ئەمە هەمان عەقڵیەتە ڕەنگەداتەوە لە دەستگا ڕاگەیاندنەکانیان خۆ کەسێک دوو کەس نین بۆنمە بە ئاسانی ململانەیەکیان هەبێ هەمان ئەم ڕنگدانەوەی لە ناو دەستگا ڕاگەیاندنەکان هەیە و ئەوەی کە لە ڕێگەی دەستگا ڕاگەیاندنەکانەوە جارێکی تر پەخشەکرێتەوە و ئەدرێتەوە بە بینەر بە خوێنەر بە بیسەر ئەکرێ بڵێم هەمان پەیامی ژەهرە کە ئەدرێتەوە بۆیە میدیا ئێستا ئەرکی تەقلیدی تێپەڕاندۆ میدیا ئەرکی بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ لە پرەنسیپەکانی دیموکراسی و تەنانەت بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان بەرگریکردن لە بنەما جێندەرەکان لە دادپەروەری ڕەگەزی لە یەکسانی دەیان بابەتی تر بەڵام میدیا کاتێکە لەم پرسانە تێناگە وەلەو ئەرکە زۆر گرنگە تێناگە زۆر بە ئاسانی بۆ دەستخستنی ڕەکلام بۆ بابەتێکی بازرگانی دیاریکرا و بۆ سەر لێ شێواندنی کۆمەڵگا و ئاراستەکردنەوەی لە داهاتوو بۆ مەرامی سیاسی و حزبی و خافڵاندن و دابەشکردنی بە دڵنیایەوە ئەم جۆرە لە کاردانەوە بینین بۆیە لەسەر مەسەلەی پرسی تەلاق پرسی هەڵوەشانەوەی کۆمەڵایەتی ناکرێ ڕەمووی بخرێتە ئەستوی کەناڵە ڕاگەیاندنەکان و بەرپرسیارەتی حکوومەت دامەزراوەکان پۆلیس وەلا بخرێ چونکە بەشێکی ئەوەی کە حزبە سیاسیەکان هەموو بابەتەکە خەنە سەر ئەستۆی درامای تورکی یا فلانشت ئەمە یا ڕێکخراوەکانی ژنان و ئەمانە ئەمە ڕاست نییە ئەمە بۆ خۆ دزینەوەیە لە بەرپرسیارەتی حزبی سیاسی پەروەردەیی حکوومەتی هەرێمی کوردستان و حزبە سیاسیەکان لە مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆسیانە زۆر سپاس بۆ نیاز عەبدوڵڵا ڕۆژنامە سپاس بۆ دەرفەتێکی منێرانی عەزیز دیارە پێشەوەی کە بچینە سەر بڕگەی سێمی بەرنامەکەمان راپۆرتێکمان ئامادەیە کە هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە جەزیرەی نەوڕەسەکانەوە بۆ ئامادەکرین پێکەوە بینەری دەبین و دەچینە لای بڕگەی سێمی بەرنامەکەمان. نەورەسەکان لە چەند وەرزێکدا لێرەدا دەمێننەوە لە سنووری ئیداری ڕاپەڕیندا دەستنان ئەو گردانە دەمێن لەسەر ئەو گردان دەمێننەوە لەسەر گردی دووگرکان لە خواری چواقوڕنا کە دەکەوێتە ناو سنووری ئیداری ڕاپەڕین و دواتر ئەم نەورەسانە ساڵانە کە لەم شوێن دەمێننەوە ساڵی لە هەر وەرزێک کە دێن بۆ ئەم ناوچەیە دوو هێلکە یاخوسی هێلکە دەکەن و لەم دوو هێلکە یاخوسی هێلکەیە زۆر جارێ هەرچێکیان هەڵدەهێنن و زۆر جار هەیە دوودانیان هەڵدێن یاخود جاری وهێدانەیەکیان ئەمە بە پێی زروف و بارودۆخی کەشوهەوای ناوچەکەیە و ئەم نەورسانە جارەمانەوەیان لەوێ هەم سروشتێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە و لە هەمان کات داوای کردووە کە
خەڵکی بۆ بەمبەستی گەشتیاری سەردانی ئەو شوێنە بکات کە دەتوانین بڵێ داهاتوودا ئەگەبێت و گرنگی بەم شوێنە بدرێت ئەگەر لە داهاتوودا بێت و ئەمە وەکو سەرچاوەیەکی سامان سیر بکرێت ئەوە باشترین شوێنە بۆ ئەوی کە خەڵکی بە تەواوەتی بیکاتە ناوچەیەکی گەشتیاری و حکوومەتی هەرێم سەرنجام ئیسفادەی باشی لێ بکات. نەورۆسیەکان دیارە کە بۆی دەریاچەکەیەوە کە زیادی کردووە نەورۆسیەکان هێلانەکان بنکەوتونە کە ساڵان بەڵام کە هێلانەکان بنکەوتونەکە لە شوێنی کە ڕاو دەکەن کە بەپێی زیاد و کەمی دەریاچەکەیەوە هێلانی خوان دەدۆزنەوە و کە ڕاو دەکەن سبات بۆ ساڵ کە پێویستە هەنگاویان بۆ دروستە بکەوت بۆ بهارەستنیان لە ڕاستیدا و شوێنانی کە هێلانە لێ دەکەن ماری لێنە پێویستەوە مارانە چارەسەریان بۆ بۆی مار لە ناویان نەبا بەچکەکان نەخوا بۆیە داوا دەکەم کە لە ڕێکخراوەکان کە لە حکوومەتی یاریمی کوردستان هەنگاو بنێ بۆ پاراستنی نەورۆسیەکان چکنی بەڕاستی لە مەترسی داناوە لە ڕای لە هێندە خەڵکیشەوە بەڕاستی لە ناویان دەبن هێلانەکان لە ناو دەبن بەهۆی بەرزبوونەوەی ئاسیاوی دەربەندی ڕانێ و دەریاچەی دوکان نیشتیمانی نەورەسەکان کە دورگەیەکی پارێزرا و لە ناو ئاوەکە بەداخەوە ژێر ئاو کەوتووە ئەمەش مەترسی زیاتری لەسەر ژیانی نەورەسەکان لەم دەڤەرە دروست کردووە لەبەر ئەوە ئەرکی لایانی پەیوەندیدار بە تایبەتی پۆلیسی دارستان ئەوەیە کە هەوڵێکی زیاتر بداوە تیمی زیاتر بخاتە کار بۆ پاراستنی نەورەسەکان لەبەر ئەوەی ئەو شوێنانەی کە ئێستا نەورەسەکانی لێیە زیاتر هاوڵاتیان سەردانی دەکەن و بە مەبەستی گەشتیاری و ئەمەش ژیانی نەورەسەکان دەخاتە مەترسیەوە و ڕوبەڕووی لە ناوچوون دەبنەوە. سابۆی زیادبوونی ڕێژەی ئاوی زۆر لە دەریاچێکە هەردوو گرتەکە ژێراو کەوتونە یەک شوێن ماوە لە سنووری چوارقورنا گردی قوروجەی دەڵێنێ بەڵام تا ئێستا جێگیر نەبوون لەوێ دەگەڕێن بە دوای شوێنێکە بۆ حەوانەوەی خۆیان بەڵام هێشتا زووە بۆ مانەوەی نەورەسیەکان لەم شوێنە بۆ کاتی لانەدانان چکە لە کۆتایی مانجی 5 لە سەرەتای مانجی 6ەوە دەست دەکەن بە لانەدانان و هێلکەکەکردن و دواتر بەچە هەڵهێنان ئێمە وەک بەڕێوەبەرایەتی تاوای بەشوبنکانی خۆمان ئاگادار کردوتەوە بۆ پاراستنیان بۆی چاودێریان بکەین بەڵام چ کاتێک جێگیر بوون لە هەر شوێنەکە کاتی پلانی تازەمان دێ بۆ پاراستنیان دیارە و پلانە لە ساڵی ڕابردووە تێبینیمان کرد کە زەرەر و زیان بەرباڵندەی نەورەسیەکان کەوتبوو لە ئەنجامی پێلێنان و هێلکە بردن و ئەوانە خەڵکێک بۆ خۆشی و گەشت و سەیران دەچوو بۆ ناویان و ڕسمی دەکرد بەڵاو ساڵۆمان باشزانی جنای بەڕێوەبەر وای پێشنیار کرد کە نووسراوی ئاراستی تەواوی بەشوبنکەکان بکەین بۆ ئەوەی نەهێڵین چ لە ڕووی ڕاگەیانەوە چ لە ڕووی گەشت و گوزارە و خەڵک سەردانیان بکات بۆی بتوانین بیان پارێزین لە کاتی زاوەزێ و لانەداناندا. بەڵا بینەرانی عزیز دیارە 121 ساڵ لەمە و پێش ڕۆژنامەگەری کوردی لە دەرکردنی ڕۆژنامەیەکەوە دەستی پێکرد بەڵام ئەگەرم ڕۆسیر بکەین هەمومان لەسەر مۆبایلەکانمان لە ڕێگەی سۆشیال میدیاوە متابعە و وەرگری زانیاریەکان دەبین بۆیە لە تەوەری کۆتایی و سێمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز کاک پێوەند عومەر نووسەر و ڕۆژنامەنووس قسە لەسەرەوە دەکەین ئایا لە ئێستادا سۆشیال میدیا تا چەندە ڕێگەی با ڕۆژنامە پڕکردوێتەوە ڕۆڵی ئێستەی خودی ڕۆژنامەکە لەسەر کاغەزێکی گەورە بوو ئێستا ڕۆڵیان چۆنە ئەم ڕۆژنامەیان و هەروەها ئایا سۆشیال میدیا تا چەندە تەنانەت بەدیلی خودی تەلەڤیزیۆن ئاسمانیەکانیشە. کاک پێوەند زۆر سپاس بۆ دەرفەتەی زۆر سپاس بەخێر بێ ئەگەر لێوە دەست پێ بکەین ڕۆژنامە ئێستا باوی ماوە لەکوێ باوی ماوە تەمان سەرەتا بێ پیرۆزبایی لە تاوی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان بکەم لە مێژووە تاکوی ئێرە چونکە ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین لە هۆشیاری کۆمەڵایەتی یاخود باڵێن لە هۆشیاری سیاسیش ئی خودی ڕۆژنامە و ئەو سەلەفە ڕۆژنامەنووسیە کە لە بەدەرخانیەکانەوە هاتووە تاکوی ئێرە پیرۆزبایی لە تەواوی ئەو ڕۆژنامەنووسانە ئەکەم کە تا هەنوو کەش
هەموو خەمیان بواری ڕۆژنامە نووسە بە هەموو ژانەرەکانیەوە چ لە تەلەڤیزیۆن بێت چ لە ڕادیۆ بێت چ لە ڕۆژنامەکان بێت چ لە سایت و هەروەها پێگەکان بێت. بەتەئکید دەکرێت بڵێن شتێک هەیە ناوی لاوازی ڕۆژنامەی کاغەزە، بەڵام بەمانای ئەوەی کە ئەم ڕۆژنامەیە نەماوە یاخود با بڵێن بە جۆرە لە جۆرەکان مۆدیلی تێپەڕی وشتیوانیە. ینی تۆ ئەگە سیرکەیت ینی لە هەموو ئەو وڵاتانەی کە بۆ خۆیان داهێنەری تەکنەلۆژیان سیرکە ڕۆژنامە هێشتا برەوێکی گەورەی هەیە. دەبەرەوە ینی ڕۆژنامە جێگای پڕ ناکرێتەوە بە شتێکی تر، بە تایبەتی ئەوەی کە ئێستا پێکدە سۆشال مدیا. لە سۆشال مدیا ڕاستە ئێمە شتێکی گرنگە ناتوانین لە باخەکەی کەمکەیتەوە بڵێ سۆشال مدیا هیچ باخێک و گرنگجێکی نییە، خود با بڵێن کاریگەری دروست نەکردەوە، بەڵام کاریگەریەکەی ئەوە نییە کە تۆ بڵێ پێگەی ڕۆژنامە نووسی لەقەکا بە شوەیە کە ئیتر بە جۆرە لە جۆرەکان بەهای نایڵێ. ینی ئەگەر قسە لەسەر خودی با بڵێن سۆشیال مدیا بکەین یاخۆ مدیای کۆمەڵایەتی بکەین، هەر خۆی ناوی مدیای کۆمەڵایەتیە، ینی تۆ سەیری هەموو ئەو پێگە و بواری نێت بە شێوەیەکی گشتی بکە و بە تایبەتی ئەوەی کە ئێستا قسەی لەسەرەکەن کە لە سۆشیال مدیا وەزیاتریش فەیسبوک و هاوڕەکانێتی، ینی لەو میدیا ئەلکترۆنیا لە سۆشیال میدیا ئێمە ڕوبەرێکمانەیە هەموو وێزەرێک بە قەدر یەک ڕوبەری هەیە، ینی هەمومان مەسەن بۆن منەگەر لاپەڕێکمان نەبێت لاپەڕەکە بۆ هەمومان وەکو یەک وایە، مەساحەکەی بە قەدر یەکە. لە مەهامی سۆشیال میدیا بریتە لەوەی کە تۆ بەس بینەر نەبیت، بینراویش بیت، ینی تۆ سیرکە هەموو یوزەرێک لە یەک کاتا چۆن بینەرە بینراویشە، تەنانەت ئەگەر وێنەیەکی خۆی دابنێ بینی ئەو هەموو لایک و کۆمنتی بۆچی وە نیە. لەبەرەوە ینی مەهامی خودی با بڵێن سۆشیال مدیا بریتی نێو لەوەی کە شوێنێک بێ بەوەی کە زانیاریت پێ بگا، منداڵم زانیاریتیان نییە، بە زانیاریە کە تێرت کە پشتڕاست کرابێتەوە کە تبیانی تیاابێ ئەمە لە سۆشیال مدیا نییە. تۆ سەیریکە هەموو ئەو خەبەرانەی کە لە سۆشیال مدیا بڵاو بنەوە ئیلا بێت دوجار میدیایکی فەرمی بەسن بۆ نمونە تەلەڤیزۆنێک یا مەسەلەن ڕۆژنامەیەک یا ڕادوێک پشتڕاستی کاتەوە جارێکیکە، ئەگەنا ئێمە بەو خەبەرە باوا بڵێن بەو هەواڵی کە بڵاو بێتەوە تێر نابین و هەمووشمان نەزانین کە خەبەری ناو سۆشیال مدیا خەبەرێکی مۆسوق نییە، خەبەرێک نییە کە تایە ناوەندێکی مەسئول ئەم خەبەرەی وەرگرت بێ نێنەرێک نردبێتی دوای وەکو ناوەند پشتڕاستی کرد بێتە ئەنج بیدا بە بینەرەکەی، بەڵکو ئەوەی کە شاید ئایانەکار خۆی خودی یوزەرەکەیە خودی ئەو کەسەیە کە با بڵێن بەسەر هەواڵەکە کەوتووە یاخود خەبەرەکەی بیستووە یاخود خەبەرەکەی بینیوە یا فۆتۆیەکیان بۆ نردووە یاخود بە جۆرە لە جۆرەکان بەم شێوە مامەڵاکان لەبەر ئەوە ینی بەداخەوە ئەمەش بۆ ئێمە جێگای ینی بە بڵێن جێگای خۆشحاڵی نییە کە ئێمە تەسەوری ئەوە بکەین کە میدیای ئەلکترۆنی یاخود بە تایبەتی سۆشیال میدیا دێ تەلەڤیزۆن شوێنی تەلەڤیزۆن لەقەکە ڕۆژنامە ناهێڵێ بە پێچوانەوە، ینی ڕۆژنامە تا ئەم لەحزەیەش ڕاستە بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر دروست بۆ ڕەنگە خوێنەری بەو شێوە نەماوێ، بەڵام تا ئەم لەحزەیەش ڕۆژنامەی باش دەرەچێت بۆ لەبەرەوەی شێوەی کارکردنی یاخود با بڵێن مەهامی کارکردنی ڕۆژنامەی کاغز لەگەڵ گەر بگوترێ میدیا ئەلکترۆنیە زۆر جیاوازە. سەیریکە ینی ئەگەر تۆ ڕۆژنامەیەک بەدەستەوە بگرە سەیری لاپەڕی یەکەمیکە چۆن پۆلێن کراوە، تۆ لە لاپەڕی یەکەمە کورتە هەواڵە خوێنیتەوە نییە، درێژەکەت بۆ خاتە لاپەڕەکانی ترەوە، دوایی اینجا کۆمەڵک مەوزوعی سیاسی خاتە لاپەڕی 3 و 4 و نازان بابەتە، کۆمەڵک بابەتی معریفی خاتە 4 و 5 یعنی زانی چی پۆلێن کراوە، وەکو لاپەڕی سۆشیال میدیا خود با بڵێن لاپەڕی فەیسبووکێکە هەر شتێکی هاوڕەکانی نییە، تۆ زانی چی خوێنەری سۆشیال میدیا خوێنەرێکی پەرتە، جارێک خەبەرێکە خوێنیتەوە، جارێک تەعزیەکە خوێنیتەوە، جارێک بابەتێکی خەمباریە خوێنیتەوە، جارێک شعرێکە خوێنیتەوە، جارێک پارچە ڤیدیۆیەکە هەر ئەزانیت بە جارێک ئەوەندە ئاڵۆستەکە ئەوەندە پەرش و بڵاوتەکە تەنانەت ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان ینی سایکۆلۆژیاتت بگۆڕێ. زۆری ئەو ڕۆژنامانەی کە لە ئێستا شادەرەچون لە ڕابردوو شەبان نمونەی هاوڵاتی و ئاوێنە وەربگرین، هەر یەکەیان خاوەنی ماڵپەڕێکی خۆیان بوون کە درێژەی ئەو بابەت و چاوپێکەوەی ڕیپۆرتاژانەی کە لە ڕۆژنامەکە بوون لە ماڵپەڕەکانی شار لەسەر سۆشیال میدیا بڵاوەکرانەوە. ئەگەر خوێنەر هەمان خوێنەری ڕۆژنامەکە بێ بەڵام لە سۆشیال میدیا ئایپادەکە لە کۆمپیوتەرەکە چ جیاوازیەکی هەیە کە ئەگەر وەکوڵێ کڕیاری ڕۆژنامە کاغەزە و وەکوڵە چاپکراوەکە نەبێ.
ئەزانی کۆمەڵێک تۆڕ هەن تۆڕی میدیایی ئەم تۆڕە میدیایانە ئانەوە لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە و بواری ئەلکترۆنی ینی لە سوۆشال میدیا پێک بێن ینی بە یەک جار ئێستا زانی کە تۆڕ میدیایی هەیە جگەلەوەی کە تەلەڤیزیۆنی باشی هەیە جگەلەوەی کە مەساحێکی گەوری مەسەلەن کارکردنی لە ڕووی دەنگەوە هەیە لە ڕادیۆ ئەوانە لەگەڵەوەشە لە بواری ئەلکترۆنیشان بەڵام ڕۆژنامەشی هەر هەیە چونکە ئەزانی چی چۆن ئێستا ئەمە باسی پۆلێنکردنەکەین با بڵێن کۆمەڵێک شت پۆلێنەکەن ئێستا بۆن منە خوێنەریش هەمان شت ینی بینەر و خوێنەر و گوێگر و ئەوانش پۆلێ نەکرێ ینی ئێمە بێ ئەو احساسە لە خۆمانە دروستکەین و بزانین بەو احساسە و ئیشکەین ینی کۆمەڵە کەس هەرە بۆ خۆی لە ڕێگای چاوەوە مەسەلەن بۆن منە ئەوێت معریفە وەرگێ ینی بەسەڕیە هەیە سەمعیە هەیە مەسەلەن بۆن من هەردووچانە هەیە ڕقەمیە ینی زۆر گرنگە ینی لە بواری میدیای احساس بەمە بکەی کە بینەرەکان هەمووی وەکو یەک شت وەرناگرن ناکرێت تەلەڤیزیۆنێک مەسەلەن بۆن منە ڕەنگە دایک و باوکی من تەلەڤیزیۆن لایەن هیچ بایەخێکی نەبێ بەڵام باوکم بە ڕادیۆکە ئیشەکات ڕادیۆکە جێگای بۆ پڕەکاتەوە کەسێکی تر مەسەلەن بۆن منە بێنە ژوێنی ئەمە ڕەنگە کەسێکی تر بێ کە ڕۆژنامەکە زۆر بەبایەخ بێ بۆ و بیکە بە سەرچاوی بە ئەو بڵێن بۆ معریفەی خۆی و تێگەشتنی خۆی و لە ڕێگای ڕۆژنامەوە هێنەکان چکە تام لە حەزێر لە هەرێمی کوردستان چەندان ڕۆژنامە دەرەچێت ئەوەی کە تۆ باسێکەی قسەکە لەسەر ئەوەیە میدیا تێڕوانینیشی بۆ دروست بۆ ئێستا چۆن ئەتوانێت بینەرەکانی بە هەموو جیاوازەکانیەوە مۆنۆپۆل بکە ینی نێڵێ مەسەلەن بۆ منە بینەر بڕوە ئێمە تەسەوری واکەین کە کۆمەڵک خەڵک هەیە تەغزیا بێ بە ڕۆژنامەیە دەینێ هەندێک بە ڕادیۆیە دەینێ هەندێک بە تەلەڤیزیۆنیە دێنێ هەیە بە سوۆشال میدیا دێنێ لەبەر ئەوە قسەکە لەسەر ئەوەیە ئەو میدیایی کە تەنها پشت نابەستێت بە یەک ژانەری میدیایی ئەوەیە کە تەسەوری ئەوەکە کە بینەر دابەشە بێ بەسەر چەند بە ئەرشیفکردنی مێژوو کەلتور و کەلەپور و حتا ژیانی سیاسی تاکەکانی کۆمەڵگە لە ڕۆژنامەی چاپکرا و کاغزدا جەلال ئێمە کە دەستنووسێکی پیرەمێردی ڕەحمەتی یا ڕۆژنامەکەی مقدار مەدحەت بە دەرخانەکەین چێژێکی تایبەتی هەیە بەستمەیە ئەم جۆرە لە ڕۆژنامەیە ئەتوانێت بۆ منە بیرەوەریەکانی خۆمان ژیانی خۆمان مێژوی خۆمان لە ونبوونی نێو سوۆشیال میدیا بپارێزێ ئەزانی ڕۆژنامە ڕەنگە بەشێکی ئەمە ئیشی بێت کە ئەرشیفی باوەڵێن بابەتەکانەکات ینی بۆ نمونە گەر ئێستا ئەمە بچینەوە بۆ مێژوو ڕۆژنامەگەری کوردی لە بەدرخانەکەوانەوە تاکوی ئێستا جگە لە ڕۆژنامە لە گۆڤارەکان چیتر دەسەکەوێت ڕاستە ینی تەنانەت ئەو شعر و پەندانی پیرەمێردی ڕۆژنامەی ژینا کۆکراونەتەوە تەنانەت ئەو هەڵوێستە سیاسیانی کە هەشن کە لەو کاتی خۆیان مەسەلەن بۆن منە هەڵوێستێکی سیاسی هەبووە یا با بڵێن بە جۆرە لە جۆرەکان هەوڵێکی گرنگ هەبووە هەمووی ئەگەر ڕۆژنامە ئەرشیفی نەکرد بێ ڕۆژنامە هەڵی نەگرت بێت لەگەڵ خۆیان نهێنا بێتەوە ئێستا هیچ نەماوە لەبەرەوە یەکێک لە بایەخەکانی بریتە لە ئەرشیفکردنی ئەو باوا بڵێن ئەو واقعیکە ئەو سا مەسەلەن ئەو ڕووداوانێک ئەو سا ڕوویانداوە ئەیانێنێتەوە مەسەلەن بۆ منە بۆ ئێستا جگە لەوەی کە باس لەوە کە ڕەنگە ئەو زانیاری تێر و تەسەلەکە لە ڕۆژنامەکەیە هەبێت لەناو سۆشیالەکەیان نەبێ لە ڕووی متمانەوە چی کامیان زیاتر متمانە پێکراون یا خاوەنداریەتیان دیارە ئێمە باسمان کرد ئەزانی چی ڕۆژنامەکە دەرەچێ ئێمە بۆ دەزانین دەستگایکی ئاشکرا دەستگایکی معنی دیار دەریەکات لەبەرەوە بە جۆرە لە جۆرەکان متمانە پێکراوە بەڵام ئەگەر تۆ سەیری لە سوۆشال میدیا ینی زۆر جار ئەو ویزەرەی کە بەکارێنێ ئەسڵەن هەر نازانین چیە ڕسمی دارێک مەسەلەن گوڵێک شتێکی داناوە و ئیتر معلومات بڵاو کاتەوە زۆر جار بە خۆتان نەزانن کە کۆمەڵێک پیج و ئەکاونت دروستەکرێت کە پیج و ئەکاونتن تەنانەت بۆ دژایەتیکردنی مەسەلەن بۆ منە کۆمەڵێک دەستگا و دامەزراوە لەبەرەوە بە هیچ شێوەیەک ناتوانین متمانە بە میدیا بکەن کە ناوی میدیا ئەلکترۆنیە تاکو پشڕاست نەکرێتەوە بە میدیایکی فەرمی لەبەرەوە وەکو متمانەش بە هیچ شێوەیەک متمانەی ڕۆژنامەیەک یەکسانی بە متمانەی ئەکاونتێک یعنی هەر ئەوەی ئەچێتۆ چوارچەوەی بابەتە ئەلکترۆنیەکانەوە زۆر باش زۆری نیە سۆشیالەکە هیچ شوێنی بە ڕۆژنامەکە لەخ کردووە ئەزانی چۆنە یەکێک لە گرفتەکانی ئەوە ینی ئەوەیە کە ئەگەر ناوی لەقکردنی لێ بنین بە ڕاستی کارەساتە چونکە ئەزانی میدیا ئەلکترۆنی خوێنەری فێری سەدحەتێکی زۆر خراپ کردو ڕاگوزەریەکی زۆر گەورە من پێم وتم حتا ئێستا وای لێ هاتووە ینی لە پەرەگرافێک زیاتر بابەتێک ناخوێنرێتەوە ینی بەجارێک بینەری تەمەڵ کردووە خوێنەری تەمەڵ کردووە خوێنەر ناتوانێت بابەتێکی معریفی مەسەلەن بۆن منە
دوور و درێژ بخوێنێتەوە کە معلومەی تیاابێ کە معریفەی تیاابێ لەبەرەوە ئەوەی کە لە میدیا ئەلکترۆنیە هەیە دوورە لە معریفەی خوێندنەوە دوورە لە معریفەی ئەوەی کە پێگوترێت تێگەشتنەوەوانە لەبەرەوە بەڕاستی ئەوە بۆ خۆی بە جۆرە لە جۆرەکان کارەساتە بەڵام ڕۆژنامەتە ئەم لە قزێژوانەی کە پابندن بە خوێندنەوە ڕۆژنامە و حەز لە ڕۆژنامەکەن بەتەچی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا پێمەەر نووسەر و ڕۆژنامە و سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکان بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ هاوکارم جەلال محەممەد پەیامی ڕۆژی ڕۆژمان پێشکەشم مێ دەکەم مێدم کردوێت بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی بەیازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ بینەریتە.